خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بەرخودانی ڕۆژاوا ئێستا هەر کوردێک لە هەر شوێیەکی دنیا بێ لەسەر پێ و دەستی لەسەر دڵیەتی لەگەڵ ڕۆژئاوایە و ڕۆژئاوا بەتەنیا جێناهێڵین ئەگەر سوپای هەموو دنیا ئەگەر ئیرهاب و تیرۆریست و دەوڵەت و تیارەی هەموو دنیا بیەوێ کورد لە ناو ببات ئێمە ئامادەین بە ڕۆح و بە خوێن لەگەڵ ڕۆژئاوا بین. ئەمڕۆ هێزەکانی دژە تیرۆری سلێمانی گەیشتنە ڕۆژئاوای کوردستان و دەستیان خستە ناو دەستی دژە تیرۆری ڕۆژئاوا پێیانوتن ئێوە بەتەنیانین. گەنجان و لاوانی سلێمانی سنوورە دەستکردەکانیان بڕی و گەیشتنە ڕۆژئاوای کوردستان و باوەشیان کرد بە دڵی شکاوی خەڵکی ڕۆژئاوادا وتیان ئێوە بەتەنیانین. شەقامەکانی هەولێر و سلێمانی و دهۆک و ڕانیە و هەڵەبجە و گەرمیان و زاخۆ و تەواوی دایسپۆرا و وڵاتانی دیکە لەو پەڕی ڕۆژهەڵاتی دنیاوە بۆ پەڕی ڕۆژئاوا هاتوونەتە سەرپێ و بە ئاڵای کوردستانەوەڵێن ڕۆژئاوا بەتەنیا نییە. مێزەر بەسەرە نورانیەکان و پێشمەرگە دێرینەکان و قەڵەمە بە بڕشتەکانی ئەم نیشتیمانە هاتوونەتە سەرهێڵ وەڵێن ڕۆژئاوا بەتەنیا نییە. مینبەری مزگەوتەکان جێهێڵین و چەک هەڵەگرین با لەوێ شەهید بین. شەهید بوون گەورەترین ناسنامەی نیشتیمانی ئێمەیە. ئێمە خوا و شاخ و خەڵکمان هەیە. ڕووماڵە تایبەتەدا میوانی تایبەتیشمان هەیە. گفتوگۆ ئەکەین، زانیاری ئەگوازینەوە، شرۆڤە ئەکەین، باسی کوردایەتی ئەکەین. میوانەکانم لێرە بەڕێز فەرهاد سەنگاوی نووسەر ڕۆژنامەنووس پێشمەرگەی دێرینی کوردستان. خێربەی کاک فەرهاد. زۆر سپاس. مامۆستا مەلا سامان سەنگاوی مامۆستای ئاینی نیشتیمان پەروەر. بەخێربێ مامۆستا. زۆر سپاس. و بە درێژای ڕووماڵەکە مامۆستا مەلا جەلال خەیلانی جێگری سەرۆکێشێتی زانایانی ئاینیشمان لەگەڵە بێ و میوانی تر و پەیامنێریش وەرەگرین بۆ ئەوەی ڕووماڵ و شرۆڤەیەکی ورد پێشکەش بکەین. کاک فەرهاد بەخێربێ. زۆر سپاس. فەرهاد سەنگاوی شاخ خەڵک ئێستا چاوی لە فەرهاد سەنگاوی شارە بۆ ڕۆژئاوای کوردستان. زۆر سپاس. دیسان سڵاو بۆ شەهیدانی نیشتیمان لە هەموو پارچەکانی کوردستانی پیرۆز. ئێمە لەم دانیشتنەی ئەمڕۆدا لەگەڵ هاوڕێی خۆشەویستم مامۆستا سامان سەنگاوی وەکو هەر کوردێکی تر دڵمان پڕە، بیرمان پڕە لە کورد و کوردایەتی. لە کەرکووکەوە لە سنەوە ئێمڕۆ لە کەرکووکەوە دوو جەرە لە سنەوە جارێک تەلەفۆنیان بۆ کردم وتیان چۆن ئەبێ بۆ ڕۆژئاوا بانگەواز نەکەی. بانگەواز نەکەی. بەڵێ منیش زوویە خەتە گرم بۆ هەموو پرسە نیشتیمانیان. هاو نیشتیمانیان لەبەرەوە بانگەوازێکمان لە سەر بانگەوازەکە فەرم. بانگەواز و باوکە ڕۆیەک بۆ ژن و مناڵی کورد، نەک بۆ گەنج و لاوی کورد، چونکە گەنج و لاو شێری بێشە و نەبەردی کوردستانن. گەنجی کوردان تا ئێستا پۆڵای ناو سەنگەر و چەپەرەکانن. هاو هەستان هاو دەستان خوێنی ناو دەمارەکانتان نەهاتۆتە کوڵ. ئەرێ دڵتان لە ناو سینەتاندا ماوە، ئەرێ جەرگتان کونکونە یا پارچەی ئەڵماسی نیشتمان. بینیتان مناڵی پارچە پارچە بە شمشێری ئەنفالی سووری عەرەبی؟ بینیتان شەڕوانی بێباک لە مەرگ و مردن؟ بینیتان خاکی سوتاو؟ بینیتان هەڵۆی بێ ئاسمان؟ بینیتان دێنسی داعش کوژ؟ ببینن سیرکەن لاومان گەنجمان لە بەختیاری و ئیلامەوە، لە فەیلی و پردێ و کەرکووکەوە، لە هەولێر و سلێمانیەوە، لە دهۆک و زاخۆی شێرانەوە، لە کرماشانەوە، لە هەڵەبجە و لە مەندەلی و لە خانەقینەوە، لە تووس و لە شنگارەوە پۆل پۆل ئامادەن و دەچن بۆ ڕۆژئاوا. بەس ئەڵێن مەرزەکە و سنوورەکەمان بۆ بکەنەوە.
هەزار کوردی دڵدار بە خاک دەچنە سنووری سێمایلکە ئەگەر سنوورەکەیان لێ بکەنەوە. ئێستا ڕۆژی شەرەفی خاکە، شەرەفی خاک شەرەفی دایک و خوشکمانە، شەرەفی خاک شەرەفی ڕیشی سپی باوکمانە. ڕۆژی ڕووخاندنی دیوارە چیمەنتۆکەیە، ئەوەی نازانێ یا نایەوێ بزانێ یا ناتوانێ بزانێ با بزانێ کە جیاوازیەکان چەندە. وەکو ساڵی 1982 لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکێتی بوو هێزی پشتیوان، بەڵێ دموکرات و کۆمەڵە یەکێتیان ناو نابوو هێزی پشتیوان. ئەمڕۆژ وەکو 82 هێزی یەکێتی دژە تیرۆری یەکێتی گەیشتەوە ناو سەنگەرەکانی ڕۆژئاوا. ئێستا دژە تیرۆرەکە وەکو کێو لە ناو سەنگەرەکانی ڕۆژئاوادا چەقیون، بەڵێ ئێستاش هێزی پشتیوانین. دەستخۆش کاک فەرهاد، دەستخۆش. هەر بژی کورد هەتا ئەو دەنگە ئەو حەماسە ئەو پرسەنەتەوەیە بە ئاوا بە گرنگەوە سیر بکات، پشوو بدە ئیسراحەتێ بکە. مامۆستا سامان بۆ فرمێسک بە چاوت هاتۆتە خوارەوە. ئێمە ناشچێ بەڵێ بەدنایی خوای پەروەردگار داواکارین لە خوای پەروەردگار براو خوشکەکانمان سەرکەوتوو بکات لە ڕۆژئاوای کوردستان. ڕاستە گریان پیاو ئەگەر بە غیرەت بێ نابێ بگری بەڕاستی، ئەمە گریانی غیرەتە. بەڵام لە هەمان کاتە ئەبینیت براکانمان خوشکەکانمان لە ڕۆژئاوای کوردستان لەسەر خاکی خۆیان، لەسەر ئاوی خۆیان، لەسەر زێد و با و باپیرانی خۆیان زوڵمیان لێەکەن بە ناوی ئیسلامەوە، بە ناوی ئەڵڵاه ئەکبەرەوە. بیر لە مێژووی کورد ئەەکەینەوە. من تەمەنم وا بۆ 50 ساڵە چێ تەمەن درێژ بی. زۆر سپاس دەکەم، یعنی خێرم لە خۆم نەبینیوە. من لەبەرەوەی بەرشاڵاوی ئەنفال کەوتوم، باوکم دوو خوشکم برایەکم ئەنفال کراوە، من دەربەدەر کراوم. لە هەمان کاتە کاتێکەوە ڕۆژئاوا ئەبینم جارێکی تر زامەکانم ئەکولێتەوە، جارێکی تر کۆڕەوەکەی ئێرانم بەبیردێتەوە، جارێتر کیمیابارانی هەڵەجەم بەبیردێتەوە، جارێکی تر ئەنفالم بەبیردێتەوە. نازانم لەسەر چی ئێمەی میلەتی کورد لە کاتێکا میلەتێکی موسڵمانین، میلەتێکی دیندارین، سەیری شار و شارۆچکەکانمان کە پڕی لە مزگەوتە، پڕی لە مامۆسای ئاینیە. ئێمە هی ئەوەی وەزارەتی ئەوقافی بەناو سووری بەناوی سوورەتی ئەنفالەوە جارێکی بەداخەوە ئەنفال مام بکەن. چەندین سوورەت بەکاردێنن، جارێک سوورەتی بە سوورەتی فتح لە کاتێکا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا تقوم الساعة حتى تقاتل المسلمون توركا. سەیری کە پێغەمبەر فەرمێ قیامەت نایە تا مسلمانان لەگەڵ تورکەکانە نەجەنگن، چونکە تورکەکان ئەمەدە دژی ئیسلام بوونە. پێغەمبەری خوا ئاوا باسی تورکەکانی کردووە. بەڵام لە کاتێکە ئەوان دێن بە سوورەتی فتح جارێکی تر جینۆسایدی ئێمە ئەکەن. هەرچی چەک لە دنیا قەدەغەیە، هەرچی چەک لە دنیا قەدەغە بووە بەسەر کووردا تاقی کرایەوە. کیمیای، چەکی فسفۆر، نەوە ئەنواع و ئەشکال چەکیان بەسەر میلەتی ئێمە تاقی کردەوە. بەس لەبەرەوە کوردین، شەڕی دین لەگەڵ ئێمە ناکەن. ئەزانن ئێمەی میلەتی کورد ئێمە نەوەی سەلاحەدینی ئەیوبین لە ئەژدا و ئابایی ئەوان مسلمانترین، چونکە ئەوان ناتوانن شەڕی دین لەگەڵ ئێمە بکەن و ناتوان دینیش بە ئێمە بفرۆشنەوە. و ئەزانن کوردستان چەند مەلایتایە، ئەزانن شۆڕژگێڕەکانی کوردستان مەلا و شێخ ڕابەرایەتی کردووە، و ئەزانن ئەدیب و شاعیرەکانی کوردستان هەر مەلا و لە حوزرا پێگەیشتنەوە، و ئەیزانن هەموو گەڕک و کووسە و کۆڵان و گوند و لادێکی ئەم کوردستانە پڕی لە مزگەوتە و پڕی لە دەنجی ئەڵڵاه ئەکبەرە. بۆیە ئەوان ناتوانن، ئەوان ئەیانویست ئیسلام لە پێشاوی ئێمە ناشرینکەن، دێن لەژێر ڕۆشنایی سوورەتەکانی قورئانە ئەیانوێ کورد جینۆساید بۆ ئەوەی کورد ڕقی لە ئیسلام و لە دین بێتەوە. بەعکسەوە ئەوان ئەیانەوێ ئێمە مسلمانین، ئەیانەوێ بە زۆر کافرمان کەن و بێدینمان کەن. بەڵام ئەوان شەڕی کەلتورمان لەگەڵاکەن، شەڕی خاکمان لەگەڵاکەن، شەڕی نیشتیمانمان لەگەڵاکەن، شەڕی فکرمان لەگەڵاکەن. ئەم دوژمنانەی گەلی کورد بەر لەوەی کە خاکمان داگیکە، من لە یەک شتێک زۆرە ترسم کە دوژمنان خەریکە لەو ڕێگەیەشەوە سەرکەوتن بەدەستێنن، بەس ئیشەڵا سەرکەوتن بەدەست نایانن. بەر لەوەی کە خاکی ئێمە داگیرکەن،
عقلی زۆرێک لە کوردەکانیان گەنجی کوردیان داگیر کردووە، عقلیان تعریب کردووە، عقلیان تەترک کردوونە و بەشێک لە مامۆستا ئاینیەکانمان ناڵێم ئێمە مامۆستای ئاینی زۆر بە مەوقیفمان هەیە. لە ڕووداوانەی ڕۆژئاوا بینیمان چەندین مامۆستای بە مەوقیفمان بینی زۆر بە مەوقیف بوون، بەڵام لە هەمان کاتە مامۆستامان هەیە عقلی داگیر کراوە، عقلی تعریب کراوە. ئەو جۆرە داگیرکردنە هیچ کلێنێکەیە مامۆستا مەلا سامان، هیچ کلێنێکەیە لە ئاینەوە بۆ ئێمە بێن؟ هیچ کلێنێک نییە بێن لە ئاینەوە، تەنها لە ئەیانوێ خاکمان داگیرکردن، جینۆسایدمان ڕووی ئاینیەوە. مامۆستا مەلا سامان بۆ ئەو گەنجانەی کە ئەستە ڕۆژئاوای کوردستان، ئەوەی کە ئێستا کاک فەرهاد وتی کە بێت دیوارەکان بشێنین، سنوورە دەستکردەکان تێک بشێنین، چی هەیە بۆ ئەو گەنجانە؟ من حديثك بيغمر صلى الله عليه وسلم دين ما كابرها كاتا خزمتي بيغمر فرمي يا رسول الله أرأيت إن جاء الرجل يريد أخذ مالي قال لا تعطيه مالك فرمي أي بيغمر صلى الله عليه وسلم بيايك ديت كسيك دي ايوت مالكم داجركا أرزكم داجركا فرمي تسليمي مكا فرمي أرأيت إن قاتلني وتي أي بيغمر يخو آخر شرم لقلاكا أجنجي لقلما قال قاتلوا فرمي بجنجل لقليا أو حديثا قال أرأيت إن قتلني يا رسول الله أجر كشتمي لسر مالكم يا لسر خاككم قال فأنت الشهيد فرميته شهيدي قال أرأيت إن قتلته أيوتي أي بيغمر أي أجر من أوم كشت فرمي هو في النار فرمي أو أرواتنا أجري دوزخوا لبرأوي أو هاتو تسرتو أو عزيتو ناموسيتو ماليتو داجركا تو أو بكوجي أو أشتا ناو أجري دوزخوا أجر أو تو بكوجي تو شنك لسر مالي خوتي لسر خاشي خوتي تو شهيدي أما حديثي صحيحي بيغمر صلى الله عليه وسلم من داوا كارم لتواوي گەنجەکانی کوردستان من ناڵێم هەر چوار پارچەی کوردستان من هەر چوار پارچەی کوردستان یەک پارچەیە ڕۆحی منە جەرجی منە خوێن و گۆشتی منە من لە تەواو داواکارم لە تەواوی کوردستانی گەورە لە هەر شوێنێکن با گەنجەکانمان بڕۆن بۆ پشتگیریکردن بڕۆن چەگەڵگرن بەرامبەر بەو داعشانەی کەوا چەند ساڵێک پێش ئێمە چیان بە ڕۆڵەکانی گەلی کورد کرد ئێستێش من بەڕاستی ئەو دیمەنانە ئەبینم لە فەیسبووکە کە ئەو هەموو کچە سەر ئەبڕن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ ئوغزوا فی سەبیل الله بە موسڵمانەکانە فەرمێ ئوغزوا فی سەبیل الله بڕۆن جیهاد کە لە پێناوی خوا بەرامبەر من کەفەڕ بالله بەو کافرە محارەبانەی کە دێن وڵاتەکەمان داگیر ئەکەن پێغەمبەر فەرمێ لەگەڵیانە بجەنگن بەڵام وریای دوو سێشت بن پێغەمبەر فەرمێ ولا تقتلوا وليدا مناڵی بچکۆلە مەکوژن ولا امرأة جن مكجن ولا شيخا كبيرا وبياوي بيري بصالاتوش مكجن بلى جاء فرمي ولا تمثلوا اگر لا شيء كافريق لبردستانا كوت افرمي ميشي وين سكايتي بي مكان فرمو امانك خويا بمسلمان ازان ام بس كدعشانه تشيان بجن نكد تشيان ببياوي بيرو رشبي نكد تشيان بمنالي حوصالان وحصالان نكد من قد لبير مناتي اوصالك رجيمي تركيا بس شكي فسفور محمد ناوي سوتان دلنيام او محمد ناوى بناوي محمد المصطفى وناو نراوى ايش بس لجير روشناي صورتي فتحه دي محمد اسوتين بس شكي كلهم جيانا قد كراوى كشكي فسفورا دلنيام او محمد مكه سوتين راوى هل بناوي محمد المصطفى وناو نراوى بداخل لجني فتواي سوريا كفتواي در كردوه بو حلال كردني خيني قلي كرد اي كوان لجني فتوى ايما اي كوان مام تواوي ما مصاين يكان مان اي ما مصاين يكانوا بان خوازا كان بس بير كانوا بس بير كانوا بس لا او خوايا شرم كان تاكو دنيكا هاوارتان شينتان قريانتان بارا كوكرنو كوماكيتان بو غزة كأمرو غزة پشگیری سوریایە پشگیری داعش بۆ لێدان و جینۆساید کردنی کورد ئەی بانخواز و مەلاکان فرمێسک و شینتان بۆ غەزە بوو ئەمڕۆ کوا بۆ برا کوردەکانتان ئەو کوردە موسڵمانانەی من لە عەفرین بووم ئەو ڕۆژەی عەفرین داگیر کرا لەلایەنی تورکیاوە بەشی عەفرین داگیر کراوە من لێ بووم لێ بە جەماعەت نوێژم لەگەڵ کوردەکانی عەفرینە ئەکرد بە جەماعەت ئیمامەتیم بۆیان نەکرد نوێژم بۆیان نەکرد ئاخر کوردی سوریا زۆر مسلمانن زۆر دیندارن نوێژمە کرد لە بیرم ناچێت کە چوومە کۆبانیا والله بەبیللاهی مزگەوتێک بە ساروخ تێک و مەکاندرا بوو ئەساسەکەی مابوو وتم هەی هاوار خوایە هاوارمان بگا بەلای تۆ بە ناوی تۆ بە ناوی قورئان و بە ناوی دینی تۆوە کورد و مزگەوتەکەش ڕوخێنن بەسەریا ئەمە چۆن جێ ئەبێتۆ لە ئیسلامە
يعني کوردێک کە مسلمانە مزگەوتەکە و قورئانەکەیان لەگەڵا سوتانووە يعني بەڕاستی هەر شێت بووم داری بووم ئەو دیمەنەم بینی خوا شایەتە مزگەوتەکەم بینی بەس ئەساسەکەی مابوو بە ساروخ تێکومەکانیاندا بوو قورئانەکانیان تیا سوتاندبوو و میلەتەکەی ئێمەیان تیا کوشتبوو تیا جینۆسایید کردبوو ئەی کوا مامۆساکانمان بانخوازەکانمان بۆ مرۆشینیان نییە کۆمەکی و هاوکاریان نییە بەڵکو هەندێک مامۆسای مێشک غەزوو کراو مێشک تعریب کراو بگرە پشتگیری ئەوانە بە ئەحمەد شەرعەڵێ بە عیزەت و بە ڕیشێکی عیزەتاویەوە ڕیشی بە عیزەتەوە بە کچێکی شەرڤانەڵێ کافر و ملحود و بێدین لە کاتێکا تەمسیل بەلاشەکەی کراوە لە باڵەخانێکەوە بەری ئەدەنە خوارە سوکاتی بەلاشەکەی یەکەن کە پێغەمبەر فەرمێ وەلا تومەثیلو سوکاتی نابێ بەلاشەی کافرێکیش بکرێ لە معرەکەی غەزا ئەو دێ سوکاتی بەلاشەی جەستەی کچێک کە جەستەی خۆی کرد بە قوربانی لە پێناوی من و تۆ و کەرامەت و شەرەفی من و تۆوە کەچی مامۆسایەکی ئاینی وا پێناسەیە کە ئافرەتی ئێمە لە مشک و سیسەرگە ترسێ و ئەحمەدیش بە ڕزێ ئەحمەد شەرعیش بە ڕیشێکی عیزەتەوە یعنی ڕوبەڕووی ئەوەسێتەوە وەسف ئەکا ئەمەیە مامۆسای ئێمە بەڕاستی بۆیە ئەم میلەتە ئێمە تا ئێستا هیچمان بەهیچ نەکردووە خاوەنی ئەم جۆرە مامۆسایین کە بوون بە کرێکگیرا و عاملی دوژمنان بەداخەوە مامۆستا جا سوپاسدانەکەم ئەگەر ڕێگەم دەچمە لای مامۆستا مەلا جەلال مامۆستا مەلا جەلال سڵاو لێبێ لێرە گفتوگۆیەکمان کرد گفتوگۆکە نەتەوەیە بە ناوی ئاینەوە وەرەقەیەکیان دەرکردەوە وەزارەتی ئەوقافی بەناو حکوومەتی سووری ئەڵێ لە سوورەتێکی هێناوەتەوە لە ئەنفال ئەمە ڕەوایە بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان من سەرەتا خێراتنی هەردوو میێوانی بەڕێزەکەم برای بەڕێزمان کاک فەرهاد سەنگاوی ڕەمزی خەبات و پێشمەرگایەتی و نیشتیمان پەروەری و برای بەڕێزم کاک مەلا سامان زۆر بەخێر بێن بژی مامۆستا و بەنسبەت ئەو بابەتەی جەنابەت باسەکەی کە بەرێ وزارەتی ئەوقاف لە سووریا فتوایەکی یان گشتاندنێکی دەرکردووە لەسەر ئەوەی کە ئەوانەی جەیشی عەرەبی سووری بە مجاهید داناون و خەڵکی کوردی ما لە کوردستانی ڕۆژئاوای وەکو برێ بە مشتێک دانابن فتوایەکە ئەو ڕەنگەی ئەدا ئەما حەزەکەم ئەوە بزانن یەکەم جارە ئەو فتوایە هەبە مردووی لەدایک بووە لەبەر ئەوەی فتوایەکە لە عالەمی ئیسلامی لەلای هیچ ڕێکخراوێک هیچ سەدایەتی نەبوو کەس حیسابی بۆ ئەو فتوایە نەکرد ئەمە لەلایەک لەلایەشی تر وەزارەتی ئەوقاف دەستگایەکی حکومیە ئیداریە وزارەتی ئەوقاف بۆی نییە فتوا لەسەر ئەو بابەتە دەرکا ئەنجومەنی باڵای فتوا هەیە مفتی هەیە ئەوە قسەیوانە کە ئەو قسەیە ئەکاتن بەڕاستی ئەوە تەجاوزە لە حەقی خۆی و شتێکی غەڵەتەکە کردوویەتی دوایەوە وزارەتی ئەوقاف کە ئەو فتوایە دەرەکا یاخود هجوماتەکان کە دەستیان پێ کردووە بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بەرێ بە ناوی فەتح و بە ناوی ئەو ئاەتە بەڕێزەی کە جەنابەت ئاماژت پێ کرد کە ئاەتەکە کاتی خۆی بۆ پێغەمبەر دابەزی سەلامی خوای لەسەربی لە شەڕی بەدرا لە غەزاوەتی بەدرا کە خوای گەورە فەرمی ئیستەستەغیسون ڕەبەکم ئیستەستەغیسون ڕەبەکم فەستەجاب خوای گەورە فەرمی کە ئێوە لە شەڕی بەدر هاوارتان کرد بۆ خوا و کە خوا بەهاناتانەوە بێ خوای گەورە فاستجاب ربكم خوا جوابی دانەوە ئەنی مبیدکم بألف من الملائکة مردیفین خوا گوتی هزار مەلائکەتتان بۆ ئەنێرم کە پشتیوانیتان بکە کە بەداخەوە ئەم ئاەتە لە شەڕەکەی ڕۆژئاوا بەکاریانی ناوە عەلە الئەساس ئەو قووەتەی کە لەوێ شەڕەکە یعنی وەکو مشریکەکان حسابیان بۆ کردینە خۆشیان وەکو سەحابە و پێغەمبەرەکان داناون کە ئەمە غەڵەتیەکی زۆر گەورەیە ئەمەش طبعا یەکەم جار نییە و حاڵەتە بەنسبەت ئێمەی کورد ڕوو ئەدا جەنابتان ئەزانی لە مێژووی کورد هەموو دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان لە کاتی هێڕیشان بۆ سەر کورد هیناوە شتێکی لەو بابەتەیان گوتووە لە یادمانە کاتی خۆی ڕژێمی بەعز سەدام حوسێنیش کە ئەنفالی کوردستانی کرد یەک لە سوورەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆزی بەکارهێنا کە سوورەی ئەنفالە دوای ئەوەی لە چەند هجومی دیکە بە ناوی هجومی فەتح و هجومی تەوەکەل عەلە الله هجوم بۆ سەر کوردستانی کراوە بەڵام ئەمە لێرە غەدرێکی زۆر گەورەیە نەک هە لە ملەتی ئێمە ئەکەن بەڕاستی غەدرێکە لە ئاینی پیرۆزی ئیسلامی شەکەن لەبەرەوەی دینی ئیسلام دینێکی پیرۆزە نابێت و ئاینی پیرۆزی ئیسلام لۆ سیاسەت بەکاربینی
ئەبیات و سیاسەتەکەت بۆ خزمەتی ئاین بەکاربیێنی بەداخەوە کە ئەوانە ئاینی پیرۆزی ئیسلام بەکاریان هیناوە لۆ سیاست و لۆ بەرژەوەندی خۆیان کە بەڵێ وەکو جنابت گوتی ئەم فتوایە هیچ ئەسل و ئەساسی نییەوە چ ئەتیباری بۆ ناکرێ ئەگەر ئەوانیش سوورەی فتح بخوێننەوە بەسەر ئێمەدا ئەمەش ئینشاءالله لە نێزیکەوە سوورەی نەسر ئەخوێنینەوە ئیدا جاء نەسر الله إن شاء الله ما بصل لقل ما من روا كافرات من أو بانجوازي تو بو همو كرديش الرسانة نيرم دواء أو برنامج وبو برادرانا من نيرم كلا الرجاوان كباش ساويان لدستي إيمي لقصي ما بصا عين كان معنا لحماستي إيمي لبرنامج كان چی ترە تێ بۆ ڕۆژاوای کوردستان زۆر سوپاس من حەزەکەم سڵاوێک بنێرم بۆ مامۆستا خەیلانی بەڕێز دەمێکە یەکتریمان لەدیوە سوپاسێکم ئێمە لە کاتی شەیدبوونی دەنیس لە حەڵەب پەخشانێکمان نووسی پێشکەشەکەین بە کەسوکاری شەیدەکان و گەنجەکانمان لە هەموو کوردستانی گەورە بۆی بزانن ئەگەر بتوانی بە هەمان حەماست سوپاس دەکەم هەڵۆی بێ ئاسمان هەڵۆی بێ ئاسمان نیشتیمانێکی پڕ هەڵۆ و بێ ئاسمان پڕ لە گوڵ و بە بێگوڵدان پڕ لە ورە و بێ فیشەک و بێ فیشەکدان پڕ لە گیان و پڕ گیان کێشان نیشتیمانێکی زۆر سەیر و بە بێسەیران وشک و برنگ زەردەسیری پڕ لە باران پڕ لە نان و بەڵام برسی و بەبێ خودان ڕیش شکێن و شمشێر شکێن فەتەح وەستێن نیشتیمانی هەڵۆی بەرزی و بەرزمەرگی دێنزەکان لە ئەشرەفی شەریفەکان دەستخۆش کاکفەران طبعا من هێشتا لەگەڵ جەنابەت گفتوگۆ و شرۆڤەم دەست پێ نەکرد دووارە بانگەواز و پەخشانە بوو بۆیە لەبەر تەمەن و ماندوێتی ئەمەوێ پشوێک دەی مامۆستا مەلا سامان وتت چەک هەڵەگرم بە هەستێکی نەتەوەی بوو یان ئاینیش تێکەڵ کردووە کاکە زانەجان هەم هەستێکی ئاینیە وەم هەستێکی نەتەوەیەتیە هەستا ئاینیەکە ئیسلام پێمان دەڵێ من قتل دون ماله فهو شهيد من قتل دون أرضه للرواية ترى فرمي أرضه فهو شهيد من قتل دون دمه فهو شهيد پیغمبر فرمي صلى الله عليه وسلم هر کسێک لە پێناوی ئەرزەکەیە بکوژرێ شەهیدە هەر کەسێک لە پێناوی شەرەف و ناموسیا بکوژرێ شەهیدە هەر کەسێک لە پێناوی خوێنیا پارێزگاریکردن لە خوێنیا بکوژرێ شەهیدە هەر کەسێک لە پێناوی ماڵیشا بکوژێ شەهیدە ئەمە حەدیثێکی صحیحە پێغەمبەر ئەفەرمێ من هەر کەسێک بێ مادەم لە پێناوی ناموسیا خاچیا شەرەفیا خوێنیا من پرسیارێکم هەیە من بە تەنها لە پێناوی خاکەکەمە تەنها لە پێناوی ماڵەکەما بکوژێم شەهید بم لە پێناوی ناموسەکەما بکوژە شەهید بم ئەی ئەگەر لە پێناوی خاچی میلەتێکە میلەتەکەمان بێ ئەی ئەگەر لە پێناوی ناموسی میلەتەکەما بێ ئەی ئەگەر لە پێناوی سەرۆت و سامانی میلەتەکەما بێ ئەو کاتە دەجار شەهیدم نەک جارێک لە پێناوی تەنها خۆمە ماڵ و سەرۆت و سامانی خۆما شەهید بم بکوژێم ئەی لە پێناوی میلەتەکەما بێ پلەکەم چەندێک بێ ئەمە هەستێکی ئاینیە وا لە من ئەکات من ئێستش ئامادەم و هەر ئەیژڕۆم من پێشتر ئەو تەجروبێتی بەڵێ و تەجروبەیەمە ڕۆیشتومە من هەر خوا ڕەحمی لێکردین جیراین لە عەفرین بەشێک لە عەفرین داگیر کرا بوو ئێمە لەگەڵ خەڵکەکە بە کۆڕە لەگەڵ کۆڕۆکا دەرچوونە هەستێکی نیشتیمانیشە لە هەمان کاتە من نیشتیمانەکەم ئەم نیشتیمانمە دایکمە من پرسیارێکم هەیە بەڵێ پیاوێکە ڕاتەوە بۆ ماڵەوە ئەم پرسیارم من داواکارم لە کۆمنت تەواوی موسڵمانان وڵامی ئەم پرسیارەی من بنەوە بەنا یا بە نەخێر بە ئایا بە نەخێر بەڵێ پیاوێکە ڕات کاتی نوێژی نیوەڕۆیە کاتی نوێژی نیوەڕۆیە ئەڕواتە ماڵەوە سەیرەکان لە ماڵەوە کەسێک پیاوێکی زاڵم
لەگەڵ دایکیاتی ئەوێت تەعدای شەرەف لە دایکی بکات لە هەمان کاتە بانگی داوە لە مزگەوتە تەسەورەکەی ئەم پیاوە بڕات بەدەم بانگەکەەوە بۆ نوێژەکەی جێبەجێ بکە یا بڕاتە ژوورەوە شەرەفی خۆی وا دایکی عیبدارە بێت و هەچی ئەکرێت وا کەسێک ئەوێت تەعدا لە دایکی بکە تەسەورەکەی بڕوا دایکی پارێزێ هەموو کوردێک بە هەموو چینی توێژەکانەوە 100% لەگەڵ ئەوەدان کە بڕوا دایکی ڕزگارکە ئەی ئەم خاکە دایکی ئەمە نییە ئەی ئەم خاکە ئەوە نییە داگیر کراوە ئەی ئەگەر خاکمان داگیر کرێ لە کوێ بانگ دەین لە کوێ جمعە بکەین لە کوێ جەماعەت بکەین لە کوێ بە ڕۆژوو بین لە کوێ قوساتە ئاینەکانمان بەجێبێنین بۆیە پارێزگاریکردن لە ئەم خاکە پارێزگاریکردنە لە دینمان لە ئاینمان پێش هەموو شتێ پارێزچووکە کە من خاکم نەبوو حتا عیبادەت لەسەر خاکێکی مەغزوبە و لە شریعەتە هەموو مامۆساینەکان معلوماتیانە خاکێک کە داگیر کراو بێ هیچ تقوساتێکی ئاینی تیا قبوڵ نییە نە نوێژی تیا قبوڵە نە هیچ عیبادەتێکی تیا قبوڵ نییە ئەوانەی دێن بە لەژێر ڕۆشنایی ئاەتەکانە کە ناڕەوایی ئەو مامۆسا ئاینیانەی ئەوان هەم تورکیا و هەم سووریایش کە فتوایان داوە بە داگیرکردنی خاکی کوردستان کە فتوایەکی ناڕەوایە دەریان کردووە سبەینێ بێن خاکی ئێمە داگیرکەن دڵنیا بن هیچ عیبادەتێکیان قبوڵ نییە تێک ڕای شریعەتی ئیسلام واڵێ هەموو کتێبە فقهیەکان واڵێنە تەنانەت مەزهەبی شافعی خۆمان ئەفەرمێ عەرزی غاسبە ئەو عەرزی داگیرکا و نوێژ و عیبادەتی قبوڵ نییە ئەمما مۆسا ئاینیانی ئەوان بە چ فتوایەک نازانم بە چ فتوایەک دێن خاکی ئێمە داگیرەکەن دێن خوێنی ئێمە حەڵاڵەکەن بۆیە با مامۆسایانی ئاینی ئێمەش ئەمە بەیانی نادوو بەیانی جمعەیە با تەواوی مامۆسا ئاینیەکان لەسەر گوڵگۆی مینبەرەکانیانەوە بانگەوازێک دەرکەن بۆ ئەوەی خەڵک جارێکی تر هەستی نیشتیمانی هەستی نەتەواتی لا دروست ببێتەوە بانکاکە هیچ عیب نییە بەڵکو وەڵڵی شەرەفە وەڵڵی گەورەیە تەشجیعی گەنجەکانمان بکەین با بڕۆن بۆ ڕۆژئاوا دیفاع لەم خاک وڵات و نیشتیمانە بکەن هەر وەکو ئەو پەڕی عیبادەتە ئێستا کە ئەبڕۆ ئێوارە ئەو گەنجانەی سلێمانیت بینی هێزەکانی دژە تیرۆرت بینی وەک مامۆسایەکی ئاینی چاستێکت لا دروست بوو زۆر دڵخۆش بووم بەڕاستی لە هەمان کاتە دڵخۆش بووم ئەڵێ گریان و دڵخۆشی تێکەڵ بوو لەگەڵ یەکا کاتێک کە ئەمبینی هێزەکانی دژە تیرۆر و ئەو هەموو گەنجەم ئەبینی کە لە بەردەم زانکۆی سلێمانیوە بە کۆستەرەکان ئەڕۆیشتن باشە بەو پەڕی خۆشحاڵیوە ئەتوت یعنی بۆ شوێنێکی خۆش ئەبرێن یعنی ئەمەنە پیان خۆش بوو کە ئەچون بۆ ڕۆژئاوای کوردستان بەڕاستی من هەستێکی خۆشمە بوو لە هەمان کاتیشە گریانمە هات بۆ مەزڵومیەتی میلەتەکەم بەڵام سوپاس بۆ خوا میلەتی کورد میلەتێکی زیندووە گەنجی بە غیرەتمان زۆرە گەنجی بە شەرەف و بەهەڵوێستمان زۆرە بڕواکەی سەیری ڕۆژانی داهاتوو کە کاکەزانە بە سەیری ڕۆژانی داهاتوو کە لە تەواوی کوردستانەوە بزانە گەنج چۆن ئەخروشێ و چۆن بە ڕۆژئاوا ئاچێ بەڵێ زۆر باشە کاک فەرات خاک و نەتەوە و نیشتیمان پێناسیان چێ لای تۆ ئەبێت ئەمە ئاوهای بۆ بکەیت کاکزانە یان کەممان بۆ کردووە کاکزانە لە شوێنێکی پێشکەوتووی وەکو ئەڵمانیا یان فەرەنسا بەڵێ دەرسی نیشتیمان و نەتەوە و ئینسان پێکەوە خوێنرێ یعنی ئەو شانازیەی ئەڵمانیەک فەرەنسیەک ڕووسیەک بە خاکەکەیەوە ئەیکا ئەو شانازیە هیچ میلەتێکی ئەم ناوچە بە خاکەکەەوە نایکە لە دواکەوتوترین میلەتی وەکو عەرەبستان و تورکستانەوە شانازی بە خاکەکەیەوەکە هەتا گاتە پێشکەوتوترین میلەتی دنیا شانازی بە خاکەکەیەوەکە ئێمە لە کوردستان دوو جۆر مەلامان هەیە مەلایەکمان هەیە ئەتوانین پێی بڵین مەلا شەریفەکان مەلا شەریفەکان وەکو ئەم پیاوە و چەندین مەلای تر هەیە وەکو مامۆستا خەیلانی وەکو خەزنەوی سەدان و هەزاران مەلامان هەیە لە مەلا شەریفەکان ڕۆشنبیرن دڵسۆزن بیر و باوەڕی ئینسانیان هەیە بیر و باوەڕی دینیان هەیە بیر و باوەڕی نەتەوایەتی و نیشتیمانیشیان هەیە ئەمە مەلا شەریفەکان من شتێک بڵاو بۆ تۆ لەو ڕۆژانە مامەیە گوتی من کوردم پێشەوەی ئیسلام بم سیرەکەم لە فەیسبوک 100 جنێوان پێداوە باشە کاکە نا ئێستا بێشت بە عەقڵ لێک بدەینەوە یەک بە زانست لێکی بدەینەوە دوو بە لۆجیک لێکی بدەینەوە سێ ئێمە وەکو کورد وەکو نەتەوە پێمان نەڵێن 6,000 ساڵە کوردەیە کەواتە ئێمە 6,000 ساڵە کوردین وەکو
وەکو مێژوو وەکو قانون ئەم پیاوە مامۆستایە تەمەنی ئیسلام و دینی ئیسلام 1400 ساڵە ئێمە 1400 ساڵیشە ئیسلامین باشە کەواتە ئێمە پێشان کوردین یان پێشان ئیسلامین 6,000 ساڵە کوردین و 1400 ساڵیشە ئیسلامین خۆ ئەمە هیچ دژایەتێکی لەگەڵ یەکتر نییە ئەمە هیچ کفرێکی تیانی ئەمە هیچ عیبەیەکی تیانە بەڵام تۆ زانی لە فەیسبوک سیرەکەی سەد جنێویان داوە بەو پیاوە بەڕێزە کەوتۆتی من کوردم و ئیسلامم دیارە هەمومان کوردین اینجا ئیسلامین ئەمە بزوتنەوەیەکی نەتەوەیی عەرەبی تەعریبی تەتریکیە ڕووی کردوتە کوردستان ئیخوانیەکانی کوردستان هەموو عالەم ئەزانێ لەکوێ دروست کراون لەکوێ یارمەتی ئەدرێن لەگەڵ کێن دێن ئەڵێن جلی کوردی وانە خراپە مەسەلەن زمانی کوردی وا جەژنەکانی کوردی وە باسی واکەن جەژنی نەورۆز جەژنی کوردی نیە دەی زۆر باشە 100 جەژنێکی کوردیە ئەوە دینەوەری و ئەوە شارەزووری و ئەوانە 1100 ساڵ لەمە پێش باسیێوایان کردو کە جەژنی نەورۆز جەژنێکی کوردیە زۆر باشە باشە من لەو مەلانە ئەپرسم ئایا ڕەمەزان و قوربان جەژنێکی ئیسلامی و عەرەبیە نەخێر هی پێش ئیسلام و پێش عەرەبە بەڵام ئێمە وەکو جەژنێکی ئیسلامی سەیرەکەین و ئێمە کوردیشین و جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانیش ئەەکەین و پێی بڵێ با بەخۆ ئەسڵن ئەگەر تۆ بگەڕێیتەوە جەژنی قوربان و ڕەمەزان ئەم پیاوازانێ خۆ زۆر کۆنترە لە سەردەمی ئیسلامیش پێش ئیسلامیشە لە کوردستان شتێک بۆ بە باو ئەم قاچەت لە پێشا بڕۆ بۆ ئاودەسەکە نەگەڵ قاچەی ترت ئەم بنباڵت لە پێشا بشۆ شەرعیە نەگەڵ بنباڵت ئەرێ کاکە ئیسلامکەی وا بووە لە کوێش وایە لە چه وڵاتێکی دنیا دینی پێکەوە باشە ئەگەر ئێوە دینی ئەردۆغانتان بۆ ئێمە هێناوە کاکە ئێمە ئیسلامین و دینی ئەردۆغانمان ناوێ ئەگەر دینی تعریب و تەتریکتان بۆ ئێمە هێناوە کاکە ئێمە ئیسلامین و دینی تەتریک و تعریبمان ناوێ ئەگەر ئێوە ئەتانوێ عەرەب بکەنە دوژمنی ئێمە عەرەب دوژمنی ئێمە نیە و میلەتێکە خۆشمانەوێ و هاوسنوورین و هاوسین ئەگەرتانێت تورک بکەنە دوژمنی ئێمە دوژمنی تورکنی مرۆڤ ئێمە دوژمنی دەسەڵاتەکانی تورکی و عەرەبین کە ئەیانەوێ ئێمە بکوژن ئێمە ببڕن کاکەوە ساڵی 2026 قەرنی 21 کەی ئەو دنیاە ماوە تۆ بچیتە سەر خاکی میلەتێک و ژنەکەی بەری و مناڵەکەی بەری و بزنەکەی بەری و مانگاکەی ببە ئەمە لەکوێ ماوە ئەمە بەس لە دڕندایەتیەکەی شەرقی ئەوسەد ماوە ینی زۆر سەیرە ینی ئینسان تۆ سەیری ئەم هەموو زانست و معریفەتاکەی لە دنیا ئەم هەموو تەکنۆلۆژیایە ئەەکەی ئەم هەموو داهێنانە ئەەکەی خەڵگەیشتە مەریخ و ئەرز و ئاسمانی جێهێڵا تازە ئینسانە گەڕێ بە دوایەوە قاچی پچەپت بۆ ناو ئاو دەستەکە یا قاچی ڕاست ئەمە لێدانە لە دینی ئەمە لێدانە لە دین ئەمە لێدانە لە کورد ئەمە لێدانە لە عەقڵ و معریفەت کاکە کاک شێرزاد حەسەن کاک مەریوان قانع نیکۆڵای ئەشرەف خانم نیکۆڵای چیتر مامەسا عەبدوڵڵا پەشێ و کاک بەختیار عەلی نازانم ناوی شەیتر ببەم ینی هەمووی کەوتۆتە بەرجنێوی کێیە کوردیش بەرجنێوی کورد شەو لە فەیسبووکە بینی کاکەوە کەی حکوومەتی مەهمانەوە کەی دەسەڵاتی مەهمانە بابە سنوورێکدا بنێن بۆم جنێ و فرۆشن و جنێودانە هەچی پیاوە جوانەکانمان هەیە چی ئینسانە جوانەکانمان هەیە ئیخوانیەکان کەوتونەتە جنێ و پێدانی ناوێری باسی زانست بکەی باسی زانست بکەی باسی فیزیا بکەی باسی کیمیاکەی لە ژێرەوە نووسنەوە درۆیە لە ژێرەوە نووسنەوە کفرە ئەمە چییە؟ کاتە ئەمە بێ وشار بینەوە لە هەموو ڕێکەوە ئێمە بێ هوشار بینەوە و سزا و پاداشتیش دابنین ئێمە بێ بڕیاری قانونیمان هەبێت دادگامان هەبێ بڵێ تۆ جنێ و بەیەکێ بدەی سزا درێی کاکە من باسی قانونێکی ئەوروپیت بۆکەم لە بەریتانیا و لە زۆر شوێنی ئەوروپا دوو کەس لە جادا ئەڕۆن بەڕێوە دوو کەسی تر لە پێشیانەوەن ئەم دوو کەسا و دوو کەسە ناناسن ئەو دوو کەسەی پێشەوەش هیچ مەبەستێکیانەمانە نییە کێ لە دوایانەوە ئەگەر جنێوێکی دا جنێ و سوکایەتی ئەم دوو کەسەی دواوە ئەتوانن بچن شکات بکەن بڵێن ئەو دوو کەسە لە پێش ئێمەوە جنێوێکیاندا جنێوان بەمانیش نەداوە لە ڕەنگە بە یەکێکی تریاندا بێ چونکە ئەڵێ بۆ قانونەکە ئەڵەیە تۆ زەوق و میزاجی ئەم کابرایە تێکداوە چونکە تۆ جنێو داوە لە بەرچاوی ئەم با جنێوەکە بەمیش نەبوو بێ با جنێوەکە بە شتێکی تر بوو بێ ئێکاکە مەسەلەن برادێک لە فەیسبوک وتارێکە نووسێ سەیرەکەی ئیخوانیەکانی کوردستان دنیایان پڕ کردو لە جنێو ئاخر کاکە شەرمە عیبە جنێو چۆن نەدرێ زۆر باشە با بچینە قامیشلۆ کاک فەرهاد دارابارەکاتمان لەگەڵە لە قامیشلۆ داراسلااو و ڕێز بۆتە ڕەوشە ڕۆژاوای کوردستانی حەسەکەی کۆبانی قامیشلوی چاوان
ایوار باش زانا اشتاو ایوار میوانی باش، تا سلام. از شوی دست پی بکن پیش راگانا حکومت دمشق شوی آگر بستا گو ایرو و ایواری راگهاند و شبو گو پابندی وان خالین رکفتنا حجده مهبه هێزن سوورای دموکراتیک وێژی وەکە بەرسڤ vê beyanêda dibêje hêzên Sûriya Demokratîk herdem distême dirêşkiyêş bo diyalogêş bo danûstendinê û em şer naxwazin û êgo êrişî me dike em bersiva wê didin. Ev e beyana herî dawîş hêzên Sûriya Demokratîk. Tevî ev beyana gojaliya hikûmeta Dîmeşqê û artêşa wê derketiye îro vê êvarê sê caran ev agirbest hatiye binpêkirin ji aliya artêşa Sûriyayê. Deverê got hatine binpêkirin bajarokê zirganê yê girêdayî navçeya Tiltemrê ser parêzgeha Hesekê berî saetekê hate ber topan ji aliyê wan grûpên çekdar yên ser artêşa Tirkiyeyê. Di aynî demê de firokên bê firokvan yên artêşa Tirkiyeyê ser ezmanê herêmê di Sûriya ser wê devera a zirganê ya got pirîna wê yanî gelek pêka Kurdin Erebin di wir de jiyan dikin wî bajarokê biçûk yê got nêzîkî Tiltemrê ye. Her wiha li gundê Tilbarûd ser ya got bajarê Hesekê bi Reqayê girê dide ew jî rastî topan hat aliyê van grûpên çekdar yên ser bi artêşa Sûriyayê ve. Wisa jî li Ên Îsayê jî gelek hewl dibûn ji bo got êriş bikin li ser xeta emforê bi taybet li gundê Çelebiyê yê got girêdayî navçeya Kûbanê ew jî rastî bersiva hatin ji aliyê hêzên Sûriya Demokratîk. Ez dixwazim zana amaje bo yekê bikim. Yanî tevî ev vekşandina hêzên Sûriya Demokratîk gorî wê de keftina hicdê me çê ji bendava Tişrînê be yan ji Ên Îsayê be yan Sirlînê be îro du rojin bi xelkên bajarê Kûbanê bê av û kehrebe ew grûpên çekdar yên got sê xwedanîne ser bendavê nahêlek elektrîk derbasî bajarê Kûbanê bi. Ên wisa jî ew wazgehên meheteyê avê jî li ser xelkên bajarê Kûbanê kû kirine. بله داره حتی نها یعنی هیچ کوریدور ریکه کنش بو ل قامشلو یعنی پارێزگا حەسەکێش بۆ کۆبانێ یان پشتی وێ عین عیساکەت کۆبانێ هەموو ئەولیا بۆ باژارێ بەرێ باژارێ قام بەێ بەێ کەرەمکە بەێ زانە بەێ کەرەمکە باژارێک باژارێ حەسەکێ گۆ باژارێ کوبانێڤگرێدا ئەوریا ئەمفۆر بوو بەرێ پر نێزیک وزێدەی ینی سێ ساعت ناوا باژارێ کوبانێ ژ قامشلۆ حتا کوبانێ پشتی ئەو ئێریشا تورکیای و ئەو گروپên çekdar bi navê kaniya aştiyê Neb'e Selam û ew herêma serê kaniyê û girê spî dagir kir yek ne çar dima got berê xwe bide Hesekê û ji Hesekê her Reqayê û ji Reqayê berê xwe bide Ên Îsayê û paşa her Kûbanê. Rêk gelekî dirêj zêdey 5-6 saeta dirêj ki ta got bigê bajarê Kûbanê. Piştî gov ev şer dest pê kir hemû riyên gotişin bajarê Kûbanê hatine birîn qutkirin. Kes nikar êstaj bajarê Qamişlo yan bajarê Hesekê berê xwe bide bajarê Kûbanê. Çimkî me tirsî ser jiyana wan heyî. Bilî vê yekê ew pêdiviyên jiyanê yên rojane nahêlin derbas bin. Ev du roj wekam destpêke jî amaje pê kir ne av ne elektrîk derbasî bajarê Kûbanê nebûye. Bi rastî heger hat ev êriş berdewam bike û ev şer berdewam bike me tirsiyeke ceddî li ser devera Kûbanê tevî hazirtiyê şervanan û ew seferberiya got hatiye ragandin lê heger hat û ew êriş çêbûyê guman wê komkujî derheqên sivîlan û Kurdan dibe li herêma Kûbanê. Daran li gundewarên Kobanê heta niha şer heye şer dewam dike? Yani ez deverên gê got şer lê çêbûn ew li milê roj hilat ew grûpên yên bi ser Tirkiyeyê car caran êriş dikin rastî bersivandan. Her wisa jî li devera Çelebiyê. Çelebiyê ser xeta emforê li wê de ew hemû pêkhatî Kurdin girêdayî navçeya Kûbanê ew jî rastî êrîşa hatin li bes bersivdayî ji aliyê hêzên Sûriya Demokratîk û hêzên ewlekariya hundirîn hate dan. Tevî wê agirbestê jî ez takîd dikim tevî agirbesta a vê êvarê hata ragadin ta êsta ew êrişîn berdewam bi taybet sê deverên sereke zirganê ya girêdayî navçeya Tiltemrê ya parêzgeha Hesekê û Tilbarûd ya gor ya got Qamişlo bi Reqayê girê dide her wiha devera Çelebiyê jî. Îro jî bi firokên bê firokvan ew girtîgeha Aqtana got çekdarên Daişê de nava bajarê Reqayê de ew jî ber êrîşa hate ber êrîşa ji aliyê van grûpên çekdar tevî got rêkeftinek heye tevî got agirbestek heye tevî got hewildanê koalîsyonê heye ji bo got vê girtîgehê radestê ew grûpên ser artêşa Sûriyayê ve.
سكيتي يعني حتى أنها لحسك الروش توايا يعني هزن أو لكاري تدبير وتكبير خو كردينه بلي روش توايا لحسك وروش مورالا خلقي توايا بله زانه یعنی پشتی و راگاندنا سفربری او تکچونا او رکفتنا دو ایواری پشتی وگرا جنرال مظلوم عبدش دمشق خلق و دوره یعنی شفاوان بورو را نزاندن لحمو باجار و باجارو کنوج آوای کردستانی استا از لقامشون دو خلق را نظام حمود لقادابون حمو لکولانابون همو حاضرتیا خودتون گو امی بروانیت برخاکا خود بکن بروان دستکفتیانی روش آوای کردستانی هاتنا قزنج کردن امی بکن حتی گو دلوپک خوین دلاشه مذهبه لباجار حسکیجی گلک خورد جوانان برای خدان موادره و کت ناف چپر شر به حوالی خو به هزن سوریای دموکراتیک بیا پگا و یا پجری ایروجی یعنی جوانن باکوری کردستانی یه نسبینی او درگاه سنوریا گو باکوری کردستانی به روش آوای کردستانی گریده ده اوان جوانان خواستن در باسی روش آوا ببن و الوجی جوانان قامشلو خواستن پیشوازی آوان بکن اف جوانانا راستی تقیه که هاتنج آلیه او پولیسین ین سنورین ارتشا ترکیه وکا آگاهی 4 کس بریندار مجینه که ببرینه که سختی بریندار بو او انجام تقینه که گو پولیسین ارتشا ترکیه گو او آویت او بومبین ین سری مرو دبارینه آویت ما کسانی گل سر سینولوژی هر و درگاه سینوری یا سیمال کاج ایروجی صد و سه جوانن جباشور کردستان هاتن تبلی و سفر بریه بونه شبوگو بروانیت برخاکا خب هم بش هفته و نحب جيش خلکن روج آوای کردستان گل باشور ایشو کار دکن و یه دن شباشورن و یک شبا روجلات و هنکی دن جباکوری کردستان نه او تبلی و سفر بریه بونه شبوگو دستک بن برانی خوی کردین روج آوا بله يعني رقهاندنين روجاواي كردستاني قوتكو وياتيشي قوتكو هزن دجاتيرور سيتيجيا يكتيان اجتماعية كردستاني قهشت الروجاواي كردستاني وملبملي دجاتيرور الروجاواي بحفرة برقريه دكان خلق شو دبيجي تدبيجي دهمبري بخبري ده هزن آنتی ترور نه ایروی گو تبلی هزن قصدیت بشبو گو بروانی دبر روج آوای کردستانی بکیان شر دیجی داعشه جدسپیکا او آوابونا هزن کردی روج آوای کردستانی مل وان هزا لکیلکا هزن کردی روج آوای کردستانی شر کرنه و بونه دستک جوانش بوش کناندنا داعشش بو رزگار کرنا هری من روج آوای کردستانی د شر باغوزه د شر طبقه د شر رقاide دوان سال وقتی گو جدست داعش رزگار وان هزان لکیلکا هزن سوریای دموکراتیک یا پگا و یا پجا شر دکرن اف هزانا جارک دن برای خدان روج آوا وک دستک داینه شبو شروان کرد تاگو خاکا باب وکالانه داگکن چمکی مترسیه که جدیه سرهبونا کرد روج آوای کردستانی بله دارا قالك سباس بوتو بهواي سلامتي بو همولاك ما مستملا زلال يعني هیچ کلێنێک وەکۆی لە مامۆستا سامانم پرچی هیچ بۆ شایەک ماوەتەوە کە ئێمە بین هەندێک لە مامۆستایانی ئاینی هەرێمی کوردستان کە کوردن ئەو گفتوگۆ و نیقاش و دژبەریە دروستکەن یان مێشی گەنجانێک بخەنە دوودڵیەوە کە بەرامبەر ئەو بەرگریە ڕەوایە دوودڵ بن کاکزانە جەنابتان دەزانن بەڕاستی من ئەمەوەی سەرەتا ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر بابەتی زانایان چکە باس کرا لە ناو قسەکردنەکاندا من وەکو جێگیری سەرۆشێشێتی زانایان ئەوە واقع و حەقیقەتێکە بە جەنابتان و بە هەموو خەڵکی کوردستانی شەرێم لە ڕۆژی دروستبوونی ئەو ڕووداوی ڕۆژئاوا ئێمە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان یەکەم ڕێکخراو بوون یەکەم موئەسسە بوون لە کوردستان کە هاتینە سەرخەت و یەکەم بەیاننامە ئێمە دەرمان کردووە ئەتوانن لە سایتی زانایان تەماشا بکەن و لە بەیاننامەکەیدا ئەمە ئیدانەی هێرشەکانی جەیشی سووریامان کردووە و داوامان لە خەڵکی کردە کە وریان بەرزبی دیفاع بکەن بەرگری بکەن ئەمە شەڕێکی دیفاعیە وایە ئیلە ئاخیری شتی باشمان لە بەیاننامەکەی باس کردووە ئەمە خاڵی دوام لە جومعەی ڕابردوو هەینی ڕابردووە ئەگەر متابعە بکەن و بە دوواداچوونێک بکەن بەشی زۆری ئەتوانن برێم 180 خەتیبەکانی کوردستان هەموو تارەکانیان تایبەت بوو بە بابەتی ڕۆژئاوا
خەڵکیان هەندا بۆ دیفاعکردن گوتان ئەمە شەڕێکی پیرۆزە بەرگریە لە خاک و نیشتیمان یانی شتی زۆر باشیان بەحەزکردێ لە ناو وتارەکاندا وە لە هەمان کاتیشدا لە هەموو کەناڵەکان لە تەلەڤیزیۆنەکان دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆژ نییە یەک دوو مامۆستا قسە نەکاونێ لە تەلەڤیزیۆن ڕێی ئیسلام و ڕێی مسلمانان لەسەر ئەو بابەتەی بەعس نەکا یعنی شتی باشیان کردە مامۆستایانی ئاینی بەڵام تو بڵێ لە کوردستانی ئێمە ممشینە 6,000 مەلای لێبی نزانم 8,000 لێبی چەندی لێبی دوو کەس کەسێک سێ کەس لەوێ منا قسەیەکە کاشتێک کەرێ بەدری خەڵکەکەی نییە ئەوە ناکرێت لەسەر زانایانی ئاینی ئیسلامی حساب بکرێ ئەوە لەناو هەموو شەریحەکان هەیە لەناو هەموو چین و توێژەکان هەیە ئەتوانم بڵێم لەو ڕووداوەی کە ڕوویدایە لە کوردستان ئێوەش ئەزانن ئەو پەڕی سێ کەس چوار کەس قسەیان کردیا بەدری خەڵکەکەی نەبووە ئەوش خەڵکەکە ڕەدی داینەوە مامۆستایانی ئاینیش ڕەدیان داینەوە دوای ئەوەی مامۆستایان بەڵگریان کردێ و لە داهاتووشدا بە هەمان شێوە ئەبین ئینشاءڵڵا لە ڕۆژانی داهاتوو ئیمکانە شتی باشترتان گوێ لێبی لە زانایانی ئاینی بیلەخەس لە جومعەی داهاتوو و زۆر مامۆستای ئاینی حتا ئەوەیان دەربڕیە کارێن ئێمە ئامادەی ناگەر چەک هەرگرن بچین لە ڕۆژ ئاوا شەڕیش بکەن یان ئێمە ئەو جوورە مامۆستایانشمان هەنا بەڵام بەرێک کەسێک قسێک نەکا شتێک نەبی لەولا ئەمە هەر ئەبی بەڵێ ئەوەش هەیە و حقەتەوەی جەنابەت پرسیارەکەی ڕەنگە خەڵک هەبی تاسیری لەسەر فکرێ هەندە گەنجە هەبی بە شێوازشی غەڵەت حاڵی کردبوون لە بابەتەکان و وەی زانی بێەوە شەڕی ئیسلام و کوفرە مەمچینە ئەوەش هەیە بەڵام ئەوە شتێکی زۆر کەمە زۆر دەگمەنە نابی حسابی بۆ بکەن ماڵشی تریش کاک زانا من کە ئەمەوێ فەرموو من کە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم کێشەی مە لێرە چییە هەندە خەڵک وا تێگەیشتووە وا تێگەاندراوە کە ئێستا ئەو شەڕەی لە ڕۆژ ئاوا ڕوئەدا لەبەر ئەوەی مەسەلەن هەسەدا هێزێکە بە شێوەیەشی دی تەفسیریان بۆ خەڵکی کردیتەوە ئەحمەد شەرعیش بەرێ ئەوانە بە ناوی ئیسلام و ئەوە بووینە یعنی خەڵکیشان بەو نەوعی تێگەاندووە سەرەتا وا بووە بەڵام دوای ئەو مەسەلانە هەموو شتەکان بۆ خەڵکی ڕۆن بووە کە بەڵێ ئەوە نشەڕی ئیسلام و کوفرە نشەڕی دینە شەڕەکە سەرش خاچ و نیشتیمانە یعنی دەوڵەتەشی داگیرکەرە دێتن ئەوێ خاشی کوردستان ئەو شوێنەی کە بە قووەتی خۆ ئازادیان کردێت لە داعیش و لە داگیرکەران دووبارە ئاواریان بکەن و لیان بستینەوە ئەمە لێرە خەڵکەکە شەڕەکە دیفاعەکە ئەم دیفاعشی مقدسە پیرۆزە لەبەرەوەی لەسەر خاک و نیشتیمانە لەبەرەوەی لەسەر دینی خۆتە چکەگەت و خاک و نیشتیمانت نەما بەڕاستی دینیش نامینی دینی لە شوێەکەی تو ئەگەر هیچ شوێنێک نەبوو لێدا بنیشی دینەکەشت تێکەچی کەواتە ئەو دیفاعشی پیرۆزە هەم دیفاع لە خاک و نیشتیمان دیفاعیشە لە هەمان کات لە دین دیفاع لە نەتەوەکەی خۆشتان بۆیە ئێمە وەکو زانایانی ئاینی لێرە یەکەم جار دوعا ئەکەن بۆ کوردانی ڕۆژئاوا بە هەموو چین و توێژەکانیان خوای گەورە ئینشاءڵڵا سەریان ئەخالە و بەرگریەی کە ئێستا لە خاک و نیشتیمان و وڵاتی خۆ و لە وجودی خۆیان ئەکەن و لە هەمان کاتیشدا بەڕاستی داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەین بالئەخەس کوردستانی باشوور و هەر چوار پایسەی کوردستان هەمویان پشتگیر بن لەو قۆناغەی دۆ ڕۆژئاوا لەبەر ئەوەی کەتنی ڕۆژئاوا خوا نەخواستا کاریگەری و تاسیری لەسەر هەموو پارچەکانی کوردستان ئەبێتن بۆیە ئێمە هەمومان خۆمان بە خاوەنی ئەو ڕووداوە ئەزانین دەبێ هەمووشمان دیفاع بکەین و بە مەلاتەوە و بە شێختەوە و بە پێشمەرگەتەوە و بە هاوڵاتیتەوە و بە ژن و پیاوە مامۆستا بەڕێستا وەک جێگری سەرۆکێشێتی زانایان ئەمڕۆ پێش ئەوەی بێمۆلای جەنابەت پێیان ماوتی کە زیاتر لە 100 گەنج گەیشتونەتە ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان لە پارێزگای سلێمانیەوە و هێزەکانی دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستانیش گەیشتونەتە ڕۆژاوای کوردستان هەڵسەنگانی ئێوە پەیامی ئێوە بۆ ئەو گەنجانەی کە ئەوانی شەر گەنجنەوانی دژە تیرۆر کە ملبەملی شەڕوانان ئەیانەوێ ئەو خاکە بپارێزن چییە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە والله ئاینی پیرۆزی ئیسلام زۆر سەریحە لەو بابەتەی پێغمبەری ئێمە سەلامی خوای لەسەر بی فەرمودەیەشیە فەرمی خەیڕکم المدافع عن عشیرەته ما لم یأثم باشترین کەسینگۆ باشترین خەڵکینگۆ لە هەموو کۆمەلگای ئەو کەسەیە کە دیفاع لە عشیرەتی بکە لە هۆزی خۆی لە نەتەوەی خۆی لە قەومی خۆی بکە بەڵام لەسەر گوناحنا لۆ کاری خراپ دیفاعی لێ مەکە بەڵام لۆ کاری چاک باشترین خەڵکینگۆ ئەوەیە کە دیفاع بکاتن لە خەڵکی خۆی لە نەتەوەی خۆی ئێمەش ئەوڕۆ ئەو گەنجانەی کە ئەچن بۆ ڕۆژئاوا ئێمە دەستخۆشان لێ ئەەکەین پیرۆزباییان لێ ئەەکەن هیوای تەمەندرێژین هەیە بۆ ئەوان و دوعای بە خەیریان بۆ ئەەکەین بەڕاستی کارێکی زۆر پیرۆزەکان بە جێگەیاندنی کارێکە کە خزمەتی دینەکە خزمەتی خاک و نیشتیمانەکە خزمەتی وڵاتیشەکە
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا جەلال خەیلانی جێگری سەرۆکێشێتی زانایانی ئاینی هەرێمی کوردستان لەو لێرە و لەگەڵ ما بوو. سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست، قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەیەکیان دەرکردووە کاڵێ ئێمەی کورد لە جیهان و دەست ڕۆیشتوەکان ناپاڕێنەوە بمان پارێزن، بەڵکو بیریان دەخینەوە ئەمە یەکەم جار نییە لە دژی کورد پشتی نیارانی کورد دەگرن و هەموو جارێکیش دوای ساڵانێک بۆیان دەرکەوتووە کە زیانیان کردووە. تەنها ئەوەندە بەسە بیریان بێت سەردەمێک پشتی ڕژێمی بەعسیان کرد لە دژی کورد. کورد ماو بەعز بە دنیا کارەسات و تاوانەوە ڕۆیشت. بیری هەموو مرۆڤێکی خاوەن وجدانی جیهانی دەخینەوە کاما تەنها هێرش نییە بۆ سەر ئیدارەی خۆسەر و ڕۆژاوای کوردستان، بەڵکو هێرشە بۆ سەر شکۆ و کەرامەتی کورد لە هەموو جیان، هێرشە بۆ سەر هێز و گەلێک کە زیاتر لە 12 ساڵە لە بری هەموو دنیا شەڕی تیرۆری کرد و گەلانی سووریای بەبێت جیاوازی و بە هەموو پێکاتەکانیەوە پاراست. ئێمە شانازی بەو هەستی هاوپەیوەندی و هاوسۆزی هەموو کوردەوە دەکەین و ئەمەش تەنها گرنتی بوون و مانمانە. بارچی خۆمان دەزانین هەموو هەوڵێک دەین بۆ یارمەتیدانی کوڕ و کچە ئازاکانمان لە ڕۆژاوا و ڕاگررتنی ئەو دۆخە دژوار و ئاڵۆزە و ئاساییبوونیەوەی دۆخەکە و گەرنتیکردنی مافەکانیان لە ناو دەستوری هەمیشەییدا. ئەمە لێدوانی قوبات تاڵەبانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. مامۆستا مەلا سامان، یعنی باسی ژنە کرێستا زانی ژن و پیا و بەیەکەوە چەکیان هەڵگرتووی ڕایەوەی شەڕڤانان هێزەکانی یەپەژە هەیە، لە ناو هێزەکانی سووریای دموکرات ژن هەیە، بەڵام چەند ڕۆژە بەرپرسە باڵاکانیش ئیلهام خان، ئیلهام ئەحمەد، فۆزە یوسف، نەسرین، پەروین، ئەو خانمە تێکۆشەرانەی کە تەقەیان لە دەرگای هەموو دنیا هێناوە بۆی شتێک بۆ کورد کە لە ڕۆژاوی کوردستان چەکیان هەڵگرتووە لە ئیسلامدا، لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەشداری ژنان لە جەنگدا چییە؟ کاکە زانە دیارە لە ئاینی پیرۆز ئیسلامە لە زۆربەی هەرە زۆری غەزەوەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتان بەشداریان کردووە و چەندین کاری چاچیان کردووە بۆ موجاهیدەکان و بۆ سەحابەکان. ئەوە نەبێت کە ئێمە لە خۆمانەوە قسە بکەین. من ئەگەر لەم بەرنامە تاکو بیانی دانیشین چەندین حەدیثی بوخاری و مسلم دێنمەوە لەسەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جەنگەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتیان بەشدار بووە. من ئەمەوێت لەم کەناڵی بەڕێستانەوە بیدەین بەگوێی تەواوی موسڵمانانە ئەوەی کە چەند ڕۆژێک پێش ئێستا مامۆسایەکی ئاینی باسی کرد ژن با لە ماڵەوە دانیشێت چای بۆ مێردە میلپانەکەی لێ بنێ باشە ئەوازە نێژن تەنە بۆ دروست کراوە فقط بۆ خزمەتی پیا وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى آيەتی چێنایەوە ئەمە تەخسیسە بە خێزانە بەڕێزەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، چونکە لە سونەکە ئەحەدی من النساء خوا فەرمێ خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ژنانێکی تر نین، چونکە خێزانی پێغەمبەرن. بەڵام من دێم بەس ئەوە مەجالم دەتا چەند حەدیثێکی صحیحی بوخاری و مسلم بۆی خەڵک ڕەخلێنە نەدەگرێ، خەڵک نەڵێ ئەم حەدیثە زەعیفە مەوزوعە لاوازە نازان معضەلە چییە. من حەدیثی بوخاری و مسلم دێنمەوە. یەکێک لەو حەدیثانە کە معەطیە صحابيك بيغمرة أفرتك صحابي بيغمرة أفرمي غزوت مع رسول الله صلى الله عليه وسلم 7 غزوات أخلف في رحالهم فأصنع لهم الطعام وأداوي الجرحى وأقوم على المرضى. ومعطية فرمي لحود غزا لقل بيغمرة بجدار بوينة لحود غزا حديث كم مسلم روايتك أفرمي لقل مجاهدة كان خواردمان بويان دروس كرت أميك شارسري بريندارة كان ما نكر أبدو صحابي وهاب مجاهد وابو نخوش كوتوه بديار نخوشو كانوا بونا أما يشك لحديث كاني في غمس وسلم يشك تلو حديثانا بناوي أفريقيا وبناوي ربيعي كتشي معوذ أفرمي كنا نغزو مع رسول الله صلى الله عليه وسلم كنا إيما غزو ما نكر لقلب بيغمرة صلى الله عليه وسلم نسقي القوم أو ما ندام مجاهد كان ونداوي الجرحى شارسري بريندار كان ما نكر ونرد القتلى إلى المدينة. هر صحابيك شهيد بوايا كفن ما نكر أمان ريك ما نخص ما نخص تابوت وما ناردو بو مدينة سيري أزاي ما فتانك حديث يشتر هر مسلم وبخاري كومالك جن للشري حديبية شري حنين عفوا يجيك لزنجة كان هيا باسيناك تزنجك عفوا جنجي خيبرة جنجي خيبرة أفرمي الشش أفرتان بلاي بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر فرمي شو ناتونا ببي إذن
فەرمی ئیستی بۆ چی پێغەمبەری خوا سەڵسەلام ئێمە هاتوینە کۆمەڵێ چالاکی ئەەکەین فەرمی چییە فەرمی كنا نخرج يا خرجنا ومعها دواء نداوي به الجرحى ونناول السهام ونسقي السويق ونغزل الشعر فرميان أي بيغامري خاصة ما هاتونا كاري كمان إشي كمان كمالي الدواء من بيا أو كبريندار بين الصحابة كان شهر سريكين دكتور بونا خالد وما يمدين تير أدينا وكاتي كبتيركوان شرناكن يمل لدواي والتير كان تان أدينا شون أمره أجر بياو شرب كات لدواوش ركان يقول له توب ويقول له أربي شو أواني باتي يوم مشاركة نية بله يما تير كان أدينا وعلى تواو الإسلام خالد سهم خواردنیش تان بۆ دروستەکەین خاڵی چوارەم خوریتان بۆ ڕێسین بۆ داروبار و شەڕ و ئیتر ئەو کاتە پێویستی بۆ بوو بەڵێ بەپێی سەردەمی خۆی بەپێی سەردەمی خۆی ولا حەدیثێکی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە هەمووی حەدیثە بەڵێ هەمووی حەدیثی صحیحە یەکێکی تر لەو حەدیثانە سەلیتە ئیمامی عومەر کۆمەڵی قوماشی جوانی بۆ دێ بۆ ئافرەتان تەوزیعەکە بەسەر تەوەی ئافرەتانە یەک قوماشێکی زۆر چاگەمێنێتەوە ژنەکان دەفەرمونە ئیمامی عومەر بۆ قابلی خەزانەکەی خۆتم ئەم قوماشە چاکە أم قماشة جيدة شاكا فرمي نخير أما قابل صليطة صليط هي فرمي إنها كانت تزفر لنا القردة يوم أحد لجنج أحد لشر أحد أم جنب كنا أيوب من إهنا بمجاهدة كان يك جنج ترك جنج حنين أما زور مهمة أما مسلم وبخاري حديث الرواية كان جنج حنين أفرتك بنايو سليمة خنجري بيها بيغمبر صلى الله عليه وسلم فرمي ما هذا خنجر يا سليم خنجرت شيء أي سليم فرموي أخذت إن دنا مني أحد من المشركين نقرته به بطنا فرمي أي بيغمبر صلى الله عليه وسلم والله لم جنقا جنجي حنينة مشرك كافريك روبا رمبوا خنجرك مكر بهرجا وكشتم فجعل رسول الله صلى الله عليه وسلم يضحك بيغمبر بأزاي أو أفرت السرسام بيكني كافرتك ونبي يربي شان بشاني بيعوكا خنجري بكا بزجي كافريه كابيكوشي او جنا ازاني او خشك ازاني او دايك ازاني ايما او يبجو اني لنا تشارتيوي هذا كان سوريا ديمقراطا شركان برغري اكن لا تشارتيوي اني بيروز اسلاماتيان بياليت هم حديثه كمان نخوناوا اتوي د حديث يتري بو بخن ما وحتا بيان حديث بو بخن اتوي تواو بسيان بياليت باشا اوانيا بي الم براسي اذان براسي بون بسمبول براسي بون بالرمز براستي ازايتان بيونيا ايون براستي برغري كارن لولاتي خوتان برغري كارن لملتي خوتان بوكوجرين شهيدن افرتي كوكو او كشا غنجي كلو بالخانوا بريان دايو دواي اوي ككشتيان بلان بقناسك تواني 20 كس بشوار دوري خويا بوكوجي تاكو نيشي ويست بزندويتي تسليمي او دعشان بي او كمان باسم خوي بلي دواي اوان هستان سوكايتيان بلا شكيكت لبالخانيك وفران داي اخواروا شرفانان جنان وكشاني شرفانان سلمان ديان تشيتر افرتان دبي هر لكن جي مالكان يعني نبن ابي بين دروا مشاركه بكن شرب بكن دفاع لخاك ولاتي خويان بكن وتوانايان زور بهيزا باش زۆر باشە کاک فەرات لەگەڵ دارا گفتوگۆمە کرد وتی ئەو گەنجانەی گەیشتون بەشێکیانی ڕۆژاوای کوردستان بوون کە لە سلێمانی کارەکەن بەشێکیان خەڵکی سلێمانین بەشێکیان چەند گەنجی خەڵکی ڕۆژهەڵاتن چەند گەنجی خەڵکی باکوورن ڕێک پێکهاتی کوردستان چۆتە ئەو جیو ئەمە چه هەستێکە زانی مەسلەی نەتەوایەتی کورد زۆر گەشەی کردووە لەوە دەرچووە وەکو زمانی زوو مابێتەوە ئێستا لە ڕێی فەیسبوک و لە ڕێی هاتوچۆ و لە ڕێی تەکنۆلۆژیاوە کوردستان هەمووی تێکەڵی یەک بووە هەستی نەتەوەی و نیشتیمانی کورد بەرز بۆتەوە ئەمە هەستێکی زۆر خۆش و پێویستیشە نابێ ئەم هەستە نەتەوەی و نیشتیمانیە بشکێنرێ و تێک بشکێنرێ پێویستە خاک خۆشەویستتر بکرێ نیشتیمان زمان فەرهەنگ مێژوو ئەمانە پێویستە خۆشەویستتر بکرێ و هەموو دنیا ژوایە من هەر لەسەر قسەکەی مامۆستا سامان شتێکی تر لەسەر ژنانی کورد دەڵێم هەر لە مێژووە لە کووردا لە سەردەمی ساسانیە پێش ئیسلام پوراندوخت کچی یەزگوردی سێەم
کچی نەوەی خەسرەوی پەروێز مەلیکی ساسانی بوو لە کاتێکا لە جەزیرەی عەرەبی کچ لەدایکە بوو بە دوو لەدایکە بۆ یان کوشەڵێن نەوەکو ئەمە گەورە بێت و دوای دوژمن بێ بیبا بەڵام لای ئەمە کچ مەلیک بوو لە سەردەمی مادەکانە کچ مەلیک بوو بیبی مریەم خان لەگەڵ برا و کە سوکارەکەی لە بەختیاریەوە چوون بۆ گرتنی ڕزگارکردنی تاران قەدەم خێری لەک شەڕێکی دوور و درێژی کرد لەگەڵ ئەوە حتا تەیمورلەنگ لە بیرەوەریەکانی خۆیان ئەڵێ لە کرماشان تووشی شەڕێکی زۆر سەخت بووم ئەوازە نێژن تەنە بۆ دروست کراوە فقط بۆ خزمەتی پیاوە وقرن في بيوتكن ولا تبرزن تبرج الجاهلية الأولى آيەتی چێنایەوە تەخسیسە بە خێزانە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە لە سونەکە حەدی من النساء خوا فەرمێ خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ژنانێکی تر نین چونکە خێزانی پێغەمبەرن بەڵام من دێم بەس ئەوە مەجالم دەتا چەند حەدیثێکی صحیحی بوخاری و مسلم بۆی خەڵک ڕەخلێنێ نەدرێ خەڵک نەڵێ ئەم حەدیثە زەعیفە مەوزوعە لاوازە نازان معضلە چییە من حەدیثی بوخاری و مسلم دێنمەوە یەکێک لەو حەدیثانە کە معەتیە صحابيك بيغمرة أفرتك صحابي بيغمرة أفرمي غزوت مع رسول الله صلى الله عليه وسلم 7 غزوات أخلف في رحالهم فأصنع لهم الطعام وأداوي الجرحى وأقوم على المرضى ومعطية فرمي لحود غزا لقلب بيغمرة بجدار بوينة لحود غزا حديثك مسلم روايتك أفرمي لقل مجاهدة كان خواردمان بويان دروس سكرت أميك چارەسەری بریندارەکانمان کرد ئەمەدوو سەحابەی وها بۆ مجاهید وا بۆ نەخۆش کەوتووە بە دیار نەخۆشەکانە بوونە ئەمە یەکێک لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێکی تر لەو حەدیثانە بە ناوی ئافرەتێکەوە بە ناوی ڕوبەیعی کچی معەویذ ئەفەرمێ كنا نغزو مع رسول الله صلى الله عليه وسلم كنا ئێمە غەزومان نەکرد لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم نسقي القوم ئەومان نەدا بۆ مجاهیدەکان ونداوي الجرحى شارەسەری بریندارەکانمان نەکرد ونرد القتلى إلى المدينة هەر سەحابێک شەهید بووایە کفنمان نەکرد ئەمان ڕێکمان نەخستمان خستە تابوتەوە ئەمان ناردەوە بۆ مەدینە سەیری ئاسایی ئەمە ئافرەتانەکە حەدیثێکی تر هەر موسلم و بوخاری کۆمەڵێک ژن لە شەڕی حودەیبیە شەڕی حونەین یەکێک لە جەنگەکان هەیە باسی ناکەت چ جەنگەکە عەفوەن جەنگی خەیبەرە جەنگی خەیبەرە ئەفەرمێ 6 ئافرەتان بەلای پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمی چۆن هاتوونە بەبێ ئیزن فەرمی ئیزنی بۆ چی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە هاتوینە کۆمەڵێک چالاکی ئەکەین فەرمی چییە فەرمی كنا نخرج يا خرجنا ومعها دواء نداوي به الجرحى ونناول السهام ونسقي السويق ونغزل الشعر فرميان أي بيغامري خاص ما هاتونا كاري كمان إشي كمان كمالة دوامان بيا أو يكبرين دار بين الصحابة كان شهر سريكين دكتور بونا خالد دوما يمدين تير أدينا إيه وكاتي كبتيرو كوان شرنا كان يمل لدواي إيه وتير كان تان أدينا شون أمره أجر بياو شرب كات لدواء وشركان يقول له توب ويقول له أربي شو هواني باتي يوم مشاركة نية بله يا متى كان ديني ايوه وانا تواو الاسلام خالي سهم خواردنیش تان بۆ دروستەکەین خاڵی چوارەم خوریتان بۆ ڕێسین بۆ دار و بار و شەڕ و ئیتر ئەو کاتە پێویستی بۆ بوو بەڵێ بەپێی سەردەمی خۆی بەپێی سەردەمی خۆی ولا حەدیثێکی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە هەمووی حەدیثە بەڵێ هەمووی حەدیثی صحیحە یەکێکی تر لەو حەدیثانە سەلیتە ئیمامی عومەر کۆمەڵی قوماشی جوانی بۆ دێ بۆ ئافرەتان تەوزیعەکە بەسەرتەوەی ئافرەتانە یەک قوماشێکی زۆر چاگەمێنێتەوە ژنەکان فەرمونە ئیمامی عومەر بۆ قابلی خەزانەکەی خۆتم ئەم قوماشە چاکە أم قماشة جيدة شاكا فرمي نخير أما قابل سليطة سليط هي فرمي إنها كانت تزفر لنا القردة يوم أحد لجنج أحد لشر أحد أم جنبكم أيوب من هنا بمجاهدة كان يك جنج تلك جنج حنين أما زور مهمة أما مسلم وبخاري حديث الرواية كان جنج حنين أفرتك بنايو سليمة خنجرة بيها بيغمس وسمى بني فرمي ما هذا الخنجر خنجر يا سليم أم خنجرت شيء أي سليم فرموي أخذت إن دنا مني أحد من المشركين نقرته به بطنا فرمي أي بيغمس صلى الله عليه وسلم والله لم جنقات جنجي حنينة مشرك كافريك روبا رومبوا خنجركم كربا هرجا وكشتم
فجعل رسول الله صلى الله عليه وسلم يضحك بيغمر بآزاي أو آفرة سرسام بيكني كآفرة قونا بيوربي شان بشاني كواتا خنجري بكا بزجي كافري كابيكوشي ئەو ژنە ئازانەی ئەو خوشکە ئازانەی ئەو دایکە ئازانی ئێمە ئەو یەپەژە و ئەوانەی لە نەچوارچەوەی هێزەکانی سووریا دموکراتە شەڕەکەن بەرگری ئەکەن لە چوارچەوەی ئاینی پیرۆزی ئیسلاماتیان پێڵیت همو حديثة كمان نخويناوا أتوي ده حديث يتري بوبخن ما وحتى بيان حديث بوبخن أتوي تواو بسيان پێڵیت باشا أوانيا بي ألم براسي آذان براسي بون بسمبول براسي بون بالرمز براستي آزايتان بيوينيا ايوان براستي برگري كارن لولاتي خوتان برگري كارن لملتي خوتان بكوجرين شهيدن ئافرەتێکۆکو ئەو کچە گەنجەی کە لەو باڵەخانەوە بەریان دایەوە دوای ئەوەی کە کوشتیان بەڵام بە قەناسێک توانی 20 کەس بە چواردەوری خۆیان بکوژێت تاکو نەیشی ویست بە زندوێتی تەسلیمی ئەو داعشانە بێ ئەوەی کە من بیستم خۆی بەڵێ دوای ئەوان هەستان سوکایەتیان بە لاشەکەی کرد لە باڵەخانەیەک و فڕیان دایە خوارەوە شەروانان ژنان و کچانی شەروانان سەلماندیان چیتر ئافرەتان دەبێ هەر لە کونجی ماڵەکانیان نەبن ئەبێ بێنە دەرەوە مشارەکە بکەن شەڕ بکەن دیفاع لە خاک وڵاتی خۆیان بکەن و توانایان زۆر بەهێزە. باش زۆر باشە کاک فەرات لەگەڵ دارا گفتوگۆمە کرد وتی ئەو گەنجانەی گەیشتون بەشێکیانی ڕۆژاوی کوردستان بوون کە لە سلێمانی کارەکەن بەشێکیان خەڵکی سلێمانین بەشێکیان چەند گەنجی خەڵکی ڕۆژهەڵاتن چەند گەنجی خەڵکی باکوورن ڕێک پێکاتی کوردستان چۆتە ئەو دیو ئەمە چه هەستێکە زانی مەسلەی نەتەوایەتی کورد زۆر گەشەی کردووە لەوە دەرچووە وەکو زمانی زوو مابێتەوە ئێستا لە ڕێی فەیسبوک و لە ڕێی هاتوچۆ و لە ڕێی تەکنۆلۆژیاوە کوردستان هەمووی تێکەڵ یەک بووە هەستی نەتەوەی و نیشتیمانی کورد بەرز بۆتەوە ئەمە هەستێکی زۆر خۆش و پێویستیشە نابێ ئەم هەستە نەتەوەی و نیشتیمانیە بشکێنرێ و تێک بشکێنرێ پێویستە خاک خۆشەویستتر بکرێ نیشتیمان زمان فەرهەنگ مێژوو ئەمانە پێویستە خۆشەویستتر بکرێەوە هەموو دنیا ژوایە من هەر لەسەر قسەکەی مامۆستا سامان شتێکی تر لەسەر ژنانی کورد دەڵێم هەر لە مێژووە لە کووردا لە سەردەمی ساسانیە پێش ئیسلام پوراندوخت کچی یەزگوردی سێەم کچی نەوەی خەسرەوی پەروێز مەلیکی ساسانی بوو لە کاتێکا لە جەزیرەی عەرەبی کچ لە دایکە بوو بە دوو لە دایکە بۆ یان کوشەڵێن نەوەکو ئەمە گەورە بێت و دوای دوژمن بێ بیبا بەڵام لای ئەمە کچ مەلیک بوو لە سەردەمی مادەکانە کچ مەلیک بوو بیبی مریەم خان لەگەڵ براو و کە سوکارەکەی لە بەختیاریەوە چوون بۆ گرتنی ڕزگارکردنی تاران قەدەم خێری لەک شەڕێکی دوور و درێژی کرد لەگەڵ ئەوە حتا تەیمورلەنگ لە بیرەوەریەکانی خۆیان ئەڵێ لە کرماشان تووشی شەڕێکی زۆر سەخت بووم کابرایەکی زۆر باڵابەرز شەڕە شمشێرێکی زۆر توندی لەگەڵ کردم خەریک بوو بمکوژێ بەڵام من فریا کەوتم شمشێرێکم لێدا قەمبوریش بووڵە پشتی کوڕ بوو ئەڵێ شمشێرێکم لێدا بوو بە چوار لە تومەزەمە ژنێکە مناڵەکەی لە پشتی بەستۆ شەڕە شمشێر لەگەڵ مناکە زۆر ژنێکی کەڵەگەتیش بووە و لە دەیان شوێن و سەدان شوێن ژنەمەی کردووە لە ناو کووردا من قورآن و ئیسلام و دین ئەخەمە سەر چاوم و سەرسەرم ئەمە هەمووی لە قورآنیشا هەیە کە ژن چۆنە و ژن چۆنە بەڵام ئەگەر نەبوو بۆ نمونە یعنی ئەگەر شتێ لە قورآنە نەبوو خۆمان بکوژین ئەگەر شتێ لە قورآنە نەبوو بۆ نمونە خۆ سنگافورە نییە ئەڵمانیا نییە ئەوروپا نییە ئەمریکا نییە یعنی مادام لە قورآنە ئەم وڵات و دەوڵەتانە نییە ئیتر نابێ هەبێ یعنی خۆ سێو نییە گوگڵ نییە فەیسبوک نییە یعنی ئیتر نابێ هەبێ یعنی بۆچیە بێ هەموو شتێ بخەنە ئەو قاڵبەوە ئەمە هەیە باشە ئەمە نییە نابێ قورآن لە حەدیثیشا هەیە زۆر باشترە بەڵام بە ئەمەش معنای وانە ئیخوانیەکانی کورد وایان کردووە دینیان ناشرین کردووە مەلایەن ناشرین کردووە ئیسلامیان ناشرین کردووە ئەمەش بۆ معنایە کەمیشن وەکو مامۆستا مەلا جەلال وتی مامۆستا مەلا جەلال خەیلانی ڕاستەکە ئەو باسی یەکێتی زانایانەکە یەکێتی زانایان هەموو خەڵکی عاقڵن هەموو مەلای باشن مەلا شەریفەکانن هەتا مەلای بێلایەنیش هەیە مەلای شەریف بەڵام هەندێکیش پەیدا بوون بەڕاستی ژیانیان لە میلەتە تاڵ کردووە بەڕاستی کورد و کوردستانیان ناشرین کردووە ئیسا کابرایەکی وەکو عەلی قەراخی بوو بە کورد حساب بۆم پێشناسێک نەکەم قەرەداخیکی لێ بکەینەوە خۆت لە شاخ بووی
چەند داستانت خوێندۆتەوە قەرەداخی ئازاکان حیفە ئەو نوعانە ئێمە ناوی قەرەداخیان هەرێمی پێنجیشمان ناوی هەرێمی پێنجی قەراق بوو تیپێکیشمانە بوو تیپی 55 قەراق سەدان شەهید و سەدان ڕووناکبیر و سەدان پیاوی گەورە لە قەراق هەڵکەوتووە ئەم کابرای خۆی ناوە قەراقی و خۆی ناوە کوردیش کاکە تۆ جلی کوردی بۆ لە بەرەکەی حای کوردەبەی ئێمە لە سەردەمی بەعسی شاتۆ ئەناسین ئێمە عەلیەکان هەمویان ئەناسین فایلەکانیانمان لایە عەلیەکان فایلەکانیانمان لایە باشە تۆ ئەچی لەوێ دژایەتی لە شەڕی ئازەربەیجان و ئەرمینیا ئەچی دژایەتی ئەرمینیاکە کاکە حای کورد بۆ بێ بۆ دژایەتی ئەرمێنیاکە بە جلی کوردەوە باشە بۆ دژایەتی ئەرمینیاکە ئەرمینیا جیهانی مەسیحیەتیشی لە پشتە ئەوروپاشی لە پشتە تۆ بۆ حای کوردەبەی بە ناوی کوردەوە بە ناوی ئیسلامەوە لە ئەرمینیاکەی تۆ بۆ لە هەرچی مووقفی ئەردۆغانێکی تاوانباری بکوژی مناڵی کووردە هەرچی هەڵوێستێکی ئەردۆغان بۆ ئەم کابرای پیرۆزبایی لێ کردووە تۆ بۆ ئەچی پیرۆزبایی لە حەماسەکەی لە غەزا تۆ بۆ هەرچی شوێنێک بۆ کورد زەرەرە بۆ کورد ئابڕوچوونە بۆ کورد کێشە دروستەکەی تۆ بۆ قساکەی ئەمە ئەسڵەن حیزب و حکوومەتی کوردستان تاوانبارە ئەمە دێتەوە نایگرن بیخەنە زیندانەوە و 400 حکمی قانونی بەسەرا بسەپێنن ئەمە ئەسڵەن حیای کوردی بردووە ئەبێ بدرێ بە دادگا خۆی و حیزبەکەی لە کوردستان ئەزانین چیەکەن ئەزانین بۆ ئەیکەن ئەزانین خەریکی چین باشە ینی کاک فەراد ئەکرێ ئەمانە جێگە بکرێتەوە لە ناو کولتوری کوردەواریە لە ناو دۆخێکی وهای وەکو ڕۆژاوای کوردستاندا کە یعنی هیچ جۆرە کوشتێک نەماوە لە سەرمان تاقینەکە سەریکە کاک زانە میسر ئیمارات ئەمان ئوردن ئەمە هەموو داوا لە ئەمریکاکەن کە ئیخوانی بخەرە لیستی تیرۆرەوە بەڵام بەریتانیا چونکە بەریتانیا دروستی کردوون بەریتانیا نایەڵێ ئیخوانەکان بخرێنە لیستی تیرۆرەوە نیوانی خستووە لە هەندێشن بەس لە تورکیا و لە عێراق و لەم شوێنانە لەبەر ئەردۆغان و دەسەڵاتەکەی ئەردۆغان و یاریەکانی ئەردۆغانیان پێویستە بۆ رووسیا ئەردۆغانیان پێویستە بۆ چین ئەردۆغانیان پێویستە بۆ ململانەکانی ناوچەکە بۆ ئێران بۆ کۆ بەڵام دوو ڕۆژی تر ئەردۆغانیان پێویست نابێ با ئیخوانەکانی کوردستان خۆیان و مێزەرەکانیان بڕۆن بۆ تورکیا لە کوردستان نەمێنن زۆر باش مامۆستا مەلا سامان چەند گرینگە ئێمە پاڵپشتی مثلەن سارد نەبینەوە مثلەن لە پڕ ئەوترێ ئاگر بەستە کەچی لەو لاوە ئەچن بردومانی گوندێگەکەن ژن و منداڵ شەهیدەکەن ئەمڕۆ من ڤیددیۆیەکەم بینی منداڵێک لە چارۆکەیەکی ژنێکی کوردایە لە حەڵەبەوە لە شێخ مەقسوودەوە ئاوارە بۆ دەرحافر لە دەرحافرەوە هاتووە بۆ تەبقا لە تەبقاوە هاتووە بۆ ڕقا ئێستا هاتووە بۆ قامیشلۆ لە ماوەی تەنها ئەم دوو هەفتەیە 4,000 ئەم مناڵە ئاوارە بۆ تاوانی چییە؟ بەداخەوە یعنی کاتێککە ئێمە ئەو دیمەنانە بینین و عەرزم کردی ئاوارەبوون و دەربەدەری خۆمانمان بەبیردێتەوە تاوانەکەمان کوردین تاوانەکەمان بەس ئەوەیە تەنها کوردین بەداخەوە من ئەوەندە دەڵێم هیچ کاتی ئێمە لە کوربوونمان لە ئینتیمابوونمان بۆ نیشتیمان چونکە چەندین حەدیسی لەسەرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دێت لە گەڕێتەوە بۆ مەدینە لەگەڵ بەشێک لە سەحابەکانە لووتکەی شاخی ئوحود دەبینن پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم بە سەحابەکان ئەفەرمێ ئەوە هذا ئوحود ئەوە ئوحودە جەبەل نحبه ويحبنا ئێمە ئەو شاخەمان خۆشەوێ ئەو شاخەش ئێمەی خۆشەوێ سێنم ئەم پەیامەت چەند جوانە ئەمە فێری سەحابەکانە کاش تەنانەت شاخەکانیان خۆش بوێت وا سەحابەکانی تێگەیاندووە کە شاخەکانیش سەحابەکانیان خۆشەوێ میلەتەکەیان خۆشەوێ باشە ئێمە چۆن کوردستانێکمان خۆش نەوێت چۆن شاخەکانیمان خۆش نەوێ ڕۆژگارێک بوو خوا و شاخەکان پشت و پەنای کوردستان بووە قبری هەفتا پشتمانی دیایە فعلەن بەردێک نییە لە شاخەکانە بنبەردێک نییە خوێنی پێشمەرگەیەک و شەروانێکی تیانە بێ چون ئێمە وڵاتەمان پێغەمبەر فێرمانی کردو کە ئێمە نەک شارەکانمان پێغەمبەری خوا ئەیفەرموو اللهم بارك في صاعنا ومدنا خوایە بەرەکەت بخەیتە شارەکانمانەوە بە تایبەتی مەدینە بەرەکەت بخەیتە ساعمانەوە بەرەکەت بخەیتە مشتمانەوە بەرەکەت بخەیتە وڵاتمانەوە یعنی دوعای بۆ وڵاتەکەی کردووە من لێرەوە پەیامێکم بۆ تەواوی گەنجەکانەیە گەنجە خوێنگەرمەکان قەت ئەوەیە من حەدیثم بۆیان خوێنایەوە قەت ساردەبنەوە وە قەتیش متمانە مەبەسن بە دوژمنان چونکە لەلایەکەوە بەڵێن ئەدەن دانوستان نەکەن لەلایەکی ترەوە بەڵێنەکەیان عادەکەیان ئەشکێنن کە عادەکەیان شکان خوای گەورە فەرمێەوە ئەوفوا بعهد الله إن العهد كان مسؤولا ئەمانە منافقن ئەم داعشانە منافقن
بۆ منافقن چکە هیچ کاتێ پابندی بەڵێنەکانی خۆیان نەبوونە ئەو کاتەی کە دانوستان نەکەن ئەو کاتە تۆ ئەبێ لیان بدرسی ئەو کاتە تۆ ئەبێ ئەمین نەبی لیان بەڵام لە هەمان کاتیشا ئێمە لە ناو کوردستانی خۆمان ناوکو باسم کرد کۆمەڵێکی ترمان هەیە کە غەزوی مێشکیان کراوە ئەو مامۆستا عەلیە کە باسی کرد مامۆستا عەلیەکان باوەڕ کرد خەڵکی زۆر استفزاز مامۆستا عەلیەکان ینی مامۆستا ینی تۆ بەڕێزت دیقەتم داوە بە درێژایی بەرنامەوە سەعاتێک و نزیک 10 دقیقە گفتوگۆ ئەکەین هیچ شتێکت بە پاڵپشتی 2 حەدیث 3 حەدیث ئاەتێک سوورەتێک نەوت باشە هەموویت بە مطابق هێنا و شاشەیەکی فەزایشە بەڵام ئەم کابراڵێ من بەس بۆ کورد نیم بۆ یەکێتی مسلمانان یەکێتی ئیسلامی ینی ئەحمەد شەرعێک کە نیوەی خاکەکەی داوە بە ئیسرائیل گوێڕایەڵێکی سەرسەختی ئیسرائیلە یانی ئەوە پشتگیریکردنیەوە لەکوێ ئیسلام یعنی بەداخەوە ئەوە تاوانێکی گەورەی کە ئەنجامی ئەدا کە دژی کەسێکی زاڵمە کە ئەحمەد ناشەرع مناڵی ئەحمەد شەرع لەگەڵ هەمان کاتیشا کە ڕێکەوتنی هەیە لەگەڵ ئیسرائیلە ئەم پشتگیری ئەم کاگە عەلیە پشتگیریکردنە لە ئەحمەد ناشەرع و لە ئیسرائیل ئەو خۆی با حکمی خۆی بدا و با مسلمانان حکم بن دیفاعکردن لە خەڵکی زاڵم و دیفاعکردن لە ئیسرائیل و جوولەکە ئەوە با خەڵک حکمدا تاوانەکەی چنێکە لای خۆی پەروەرگار بەس من ئەوە نە بە گەنجەکان ئەڵێم فتوای ئەو جۆرە کەسانە ساردمان نەکاتەوە بەداخۆ ئێسەوەمان لێ هاتووە لە کوردستانە زۆر جار ناوێرین باسی خۆشەویستی نیشتیمان بکەین خۆشەویستی میلەتەکەمان بکەین لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سحابەکان هاتن بۆ لایان فەرمیان أمن العصبية أن يحب رجل قومه قال لا ولكن من العصبية أن يعين قومه على الظلم صحابة كان فرميان يا رسول الله جناح تاوانا أجر إمخ نتوكي خومان خوش بيه بزين بيغمر شيء فرمي خير لكاتك تاوانا تو نتوكي خوتت خوش بيت كان نتوكت ظلم أكا تو دفاعي لي بكيت إذا ترك ظلمك سوريا ظلمك جيش سوريا أحمد ناشر ظلمك جيشكان وملتكان بوشي تاوان بارن لبرو الدفاع لظلمكي أوانكن عليا كان بوشي تاوان بارن لبرو الدفاع لظلمكي بورا مامۆستا مرشد خەزنەوی مامۆستا سلام علیک ئەس دەناوێ پرۆگرامی دامە کورد سات نیوزێ گەر تو بکاری مامۆستا مەلا سامان و کاک فەرهاد لێرەیە بەحسی ڕۆژاوات کەین و ئەو بەرخۆدانەی ڕۆژئاوا بەڕێزتان لە ڕۆژاوای کوردستانن و چ بۆ ئێمە دبێژیت اونها ئەمێ پەخشەکە زیندی داینە کەرەمکەی سپاس کە گەزدانات من درێژ بێ سلااو بۆوان مامۆستای هێژا ڕۆژئاوای کوردستانی ئیرۆ زەحمەتێکی گەلێکی مەزن لە دەرباس دەبێ ملەتی کورد ئیرۆ دبن قیرکردنێکی گەلێکی مەزن دەرباس دەبێ هەم ملەتی ماشخوا بەرخۆ دەدێ گەلێمەی کوردستانیژی پشتەوانی ملەتی خۆیە لێ مەخابن ئەف شەڕە جارێکە دیژی تشتێکی دی تێنێ بیرە ملەتێ ماگو وەکی هەر جار دژمنێ ملەتی کورد وەکی گوتخوازی قڕکردنا ملەتی کورد بێنێ هەر تشتێ پیرۆز بکارتێنێ نمونە وەکی ئاینی ئیسلام بين هذا وقت أنفال دا صدام حسين أنف سورة أنفال بكار آني دو وقت عفرين دجي رجب طيب أردوغان سورة الفتح بكار آني وإيرو جد همان وقت دا ديسا أو مسألة دوبارة دبي وديسا آيات القرآن بيروز والله أكبر سر ملتي متين بكار آنينو دعاء قنوت سر ملتي بكار آنين وقتك دي جو ماموستين ما يقدر بند يجو يعني خدمتها ملتي خدكن بيجومان جهه قدر خنا جهه قيمتي خنا لي راستي ام جلكي هندكن وكي ماموستين ايني يجو اموي برسبيدن برانيا شيخ وملا مخابن بدنجن وظندكن جرك ايرو جهه مسؤوليتك يا جرك نبا غازن بيكرن جملتي كرد وقت يجو ايرو عاجز دبي نرينا خد دي ديار كرن جو جهه خدنا في اولى اسلاميه دنابينه هر مامۆستەیەک دەمێ گۆوێ هەلوەستا های نەباشی دێ دیار کرد وەک گۆچاوە مەسەرەن ئەم بێژن داخوایانیە وەزارەت ئەوقافە سووری وەک هەلوەستا دکتۆر عەلی قەرەداغی وەکەوانە حتا دنەف جڤاکەمەی کوردەژی مخابن گەلەکن ئایا دکارن بەرسباخوا بدن دەمێ گۆ ملەتی کورد پشتاخوا بدێ دینی ئیسلامی ئایا دکارن سەرێخوا هلدن حزورا خودی و پێخەمبەر محەممەد عەلەیهی سەڵات
والسلام دمي جو ملتي وانا وري غازن دبك بيا رسول الله افبون او كسي جو سرقة لعام ما بيدنجبون افبون يا رسول الله او كسي جو خو بيدنج ذكرن افبون يا رسول الله او كسي جو بيشتفاني دجمندبون بنافي لا اله الا الله ملتي متي كشتن مخا بنجارك دي ملتي متكبي بن قيرين دا يرو روج اباي كردستاني دبن مان ونماني ديا شركي وجودي ديا ايرو زاروين كردستانية لجنين وانا كوباني افا چند روجا بي آفا بي خوارنا بي كهربا دورا وينا هاتي دور بيش کرن بيشيا مسؤوليتك ديروكينا جيانكي اگر بيشيا مهبي صبا دقرك برسبكي محازر هبي شبو خاطري دمي گوزارو بيما ام جوارا بحث بكن ام بيچار پارچه كردستان هابون چاوا گوگنا جاراج ملد هاتا گوتن دگو پینچ پارچه كردستان هابون ايرو بو چار صبح جوني بيجن چار پارچه كردستان هابون لمخابن يك جيچو ما سي پارچه برز دكتور وستكي مازن نبي برابري في قركرنا گو ايرو تيكرن برز دكتور اخافتنك تيهي تقوتيكو ازي بتمو روجافاي كردستاني تا اخر قطري خويني ازي دقل شرفانان بم يعني او هالوستاتين لحمي كردستان الدنك بداو الشانازي بتذكر وك همشه تنهال الرجافاي كردستاني تتبيجي بماموستان اولي وبجنج وخورتين كردستاني لحد بارتشكي كردستان بشكي كردستان من خداني بهوريكي قال لك مزنا جو اف جهادك مقدسه اف جهادك جو خدي وبيخمبر رازيه ايرو ملتي مروج افاي كردستاني شروان ما كاتشو خورتين ما زاروك وبشوكين ما مازن ما جنو ميرن ما ايرو جو وقت جو تشكي وسلاح والمليوايا بهوريكي قال لك مازن دما جو جهادك مقدسه جو خدي وبيخمبر رازيه جبرجو باراستنا خاكا خدكن باراستنا ناموسا خودکن پاراستنا ناسنامه خودکن جبروی یکی از خدانه وی بریاری ما گوزل گاف گلی خودم دام ملتی خودم از پشتوانا هالوستا ملتی خودکن ملتی من وقت بریارا بر خدانا خوی بقیمت و برمت دایا بیگو من از پشتا ملتی خودم حتی نفس داوی حتی في شکا داویجی امین اف ملتی خودم و می پشتوانی ملتی خودن و امین نجوان کسابن گو می درنگ بن یا می خدانه ده هالوستا بن یک هالوستك ذا ما هي يان جيانك برمت يان رنك بشرف سربرز بيت برز دكتور ايرو صد زيادة صد جنجين باشوري كردستاني سليماني جيشتن روجافاي كردستاني و هيزن دجاتيرورا سليماني جيشتين اجتماعي كردستان جيشتن ومل بمل دجاتيرورا روجافاي كردستاني دخبتن و برنگاري دكن تد بيجيت بو دجاتيرور و بوان خورتين كايرو جيشنا روجافاي كردستاني اگر مروف بیش سپاسی دکن برکی بچوک به لیم پیوستاش بو خاطر گو از پشتوانی کی جواره بیشم چاوی و ماج دکم کارا کی گله کی مزنا شو گله و روج آبای کردستانی بنده هالوسته کی بفیرنگیه و دوی بردوام به ایرو باشور کردستانی باكوري كردستاني بتايبت البرجو سينوري فهر دو طرف بروش آبای كردستاني اف وقت قالكي حساس قالكي هستيارن امنها نورمال كتنا اگر بسته كده قد بيقو دروش سيروجا بردوام بكي دبيقو ام دستي جنابي جنرال مظلوم عبد كاغاز مفاوضات دب قوت بكن هر هالوستكي جو ايرو روج آبای كردستاني بقوت دبي دستي جنرال مظلوم عبد بقوت دبي سرماسا مداهن وسطاندني برز دكتور و كاك فرهاد دير برسكي كاك فرهاد سنگاوي و پێشمەرگێکی دێرینە و ڕۆژنامەوانێکی بەناو دەنگە و دبێژی تانها دیوارên کۆنکرێتیە ئێماین پەیاما دکتۆر مرشد خەزنەوی زانایە بلندێ ئاینی چیە بۆ ئەوان دیواران وان سنوورێن دەست کرد يعني ديوار هنا السنورين دسكرت هنا حتى انها نافرا باشوري كردستاني ورجاوي كردستاني بياما دكتور تشيبو بيامانكو كاراسانيه بو خرتو لاوام بكن كو ديوارين شي منتونا مينن ديوارين كونكريت
پێویستە ئیرۆ ملەتێ مەی کورد بەرسبا خۆ بدێ ملەتێ مەل باشووری کوردستانی و لە باکووری کوردستانی پێویستە ئیرادا خۆ بدێ دیارکردن تەجاوزە وان سینۆرا بکە و پشتەوانی ملەتێ خۆ بێش بەرگو ئیرۆ مەسەلەکی سیاسی نەمایە ئیرۆ مەسەلەکی حزبیتی تێدا نینە ئیرۆ لە طرفێکی مەسەلەن بێژن هەلوەستێکی پارتیتیە حزبیتیە مەسەلەیەدا ئیرۆ هەبوونا وجودا کورد ڕۆژئاوای کوردستان پێویستە گو ئەم تەجاوزە وان سینۆر و وان دیوارە تەبا بکەن و ئەم کەف پشتەوانی ملەتی خۆ بن و ئەم پشگرت بن ملەتی خۆرەش بەروەیەکی لە سینۆرێک ژوان سینۆرێن گو دەستێ ملەتی ڕۆژئاوای کوردستانی دەبوو مخابن بسبب خاینتیە هن عشیرن عرب الگەلێمەی کورد ئەو سینۆرژی چووە ئیرۆ سینۆرێن گۆمانە الملی کوردانە پێویستە ئەو سینۆر ببێ جهێ مەدەدێکی بەردەوام بێگو بێڕا وەستاندن تەنێ یەک تشتی بێنە باڵاخوا دە سەد ساڵێن گۆوەرێدا یاونێ جهێ سپاسداریە بن ژنەفشێ خوین و ژنەڤیە خوین و یا ئەمێ جهێ لعنەتێ بن دوماهی پەیامێتە بۆ باشووری کوردستانی بۆ خەڵکێمە بۆ بینەرێنمە چییە بەڕێز دکتۆر؟ بێگومان ینی بارێکی گەلێکی مەزن ئەم هەڤێژنە سوکرە هەرێما کوردستانێش بەرگو هەرێما کوردستانی ئیرۆ هەرێمامەی هەری گۆ قانونیە هەری سیاسیەش بەروەیەکێژی ئەمێ داخوازێمە وێ گەلێکی بلند بن لە هەرێما کوردستانێت هەمان وەقت دەژی ئەم وەرە و شاوێ قانونیژی ئەم تێدگەن لێ پێویستە ئیرۆ ملەتێ باشووری کوردستانی ئەوێ بەرسبێ بدێ و پشتەوانی گەلێ خەڕۆژ ئاوای کوردستانی بێ بهوەریە من هەیە ئەگەر ما بکارە بن پشتەوانیکی باشی ڕۆژ ئاوای کوردستانێرە بکەن دڤان 48 ساعتên وەرێن دەت هەفتێ و 2 ساعتên وەرێدا ئەم کارە بن سەرپیا بن ئەم باش قەوەتێکی بۆ ڕۆژ ئاوای کوردستانی دەست نیشان بکەن بنەرینە مدە ئەمێ باش کارە بن ماسەیە دانوستاندنێ بگوارن گەلک سوپاس بۆ دکتۆر مرشید خەزنەوی زانای پایە بڵندی کورد سوپاس دکتۆر لە ڕۆژاوای کوردستانەوە گەلک سوپاس ئەمە دکتۆر مرشید بوو یعنی من نەویست کاک فەرات یعنی ئەوشمانە ئەو پیاوە گەورەشمانە بەڵێ جای من ناومان نا مەلا شەریفەکان ئێمە مەلای شەریفمان زۆرە ئێمە سوپاسی هەموو مەلا شەریفەکانەکەین کە دیفاع لە نیشتیمان و وڵاتی خۆیانەکەن مامۆستا خەیلانی قسەیەکی جوانی کرد وتی ئەگەر تۆ خاکت نەبوو لەکوێ نوێژەکەی لەکوێ دینداریەکەی وانێ مامۆستا کرد لە بەرنامەکەەوە تۆی شاروتت تۆ خاکت نەبوو چیت هەیە هیچ نییە من شتێکم بیرکەوتەوە حەزەکەم بە جۆگرانی شتێکم بیرکەوتو لەسەر دکتۆرخەوە فەرموو لە زیندانە کوردێکی تێکۆشەری فەیلی باسی زیندانی کرد بەڕاستی من گریام وتی لە زیندانە ژنێک و مناڵەکەی زیندان بوون هاتن ژنەکەیان برد مناڵەکە خۆی شاردەوە لە پشتی دایکە و کراسەکەی دایکی گرت بوو وتی دایکی هاواری کردوتی خوایە ئێمە چیمان کردەوە وامان لەکەن وتی دایکەکەیان برد دوای مناڵەکەشیان برد بۆ یعدام بۆ هاڵواسین وتی مناڵەکە لەبەروی بچووک بوو سووک بوو یعنی قورس نەبوو پەتەکە کەنەملی لەوانەیە نەمرێت چکە قورس نییە بکەوێتە خوارەوە هاتن بوتڵێکی غازی گەورەیان بەست بە قاچی مناڵەکەەوە اینجا دایان لە پەتەکە بۆ ئەوەی کە قورس بێت و لێ ملی لێ لەبەروی کە کووردە من پێم سەیرە خەڵکێکە بێت دژی ئەم کووردە بێ اینجا کوردیش بێت کورد بێت و دژی ئەم کووردە بێ من زۆر پێ سەیرە یعنی هەرچەند مێشکم قبوڵی ناکە تێناگەم باشە ئەمە شێتە یعنی ئەمە لە چین بەمانە ئەڵێن نەوع من مەرض العقلی جۆرێک لە نەخۆشی عقل ئەگەر شێت نەبێ بۆ ڕقی لە میلەتەکە خۆیەتی مامۆستاوت شتێکم بیرکردەوە لە قسەکانی دکتۆر مرشید خەزنەوی کە خزمەتی دکتۆر مرشید گەشتومە لە وڵاتی نەرویج لەوێ بەڵێ لە ماڵیان بوومە نانم خواردووە دانیشتم لەگەڵای کردووە لە نزیکۆ بینومەوە ئەزان چ پیاوێکی عەزیمە وازان چ عالمێکی گەوریشە یەکێک لە عالمە باوکشی یەکێک بۆ لە عالمە گەورەکان کە بەداخەوە شەهید بووە خۆشی یەکێکە لە عالمە هەرە مەزنەکان زانە هەرە گەورەکان و لەگەڵەوەشە هەستێکی جوانی نیشتیمانی هەیە کورتپەروەرێکی زۆر ڕاستەقینەیە من خەفەتم زۆر لە یەک شتێک خوارد بەداخەوە بۆ بەتایبەتی هەندێک لە گەنجەکانی باشووری کوردستان مامۆسان بینی لەم شەوانە بەرنامەیەکێک بوو لەگەڵ پێشکەشکارێکی ئافرەتە تەوقەیەکی کرد طبعاً ئەو تەوقەکردنە لە ئیسلام ڕاستە ئەگەر گوناح بێ یەکێکە لە گوناحە سەغیرەکان
تۆ پیاوێکی ئەوها کە خەمی ئەو هەموو هەڵوێستە گەورانەی ئەو نەبینی هەموو هەڵوێست ئەخر هەڵوێستەکانی زۆر گەورەیە باوکیشە بۆ خەڵک بەڵێ باوکە بۆ خەڵک بۆ مناڵ مامۆسایە بۆ خەڵک ڕەنگە دەیان تەلەبی پێگەیان دەبێت دەیان و سەدان مەلای پێگەیان دەبێت ئەگەر تەوقەیەکی کردبێت لەگەڵ ئافرەتێکە گریمان تاوانێکە بەڵام تاوانێکی بچووکە ئەی باشە دوایی کۆمنتەکانت بینی ئەوەی بۆ مامۆسا گەورەیە کرا لە جنیە و لە تەشیر لە تەکفیر ئەنواع و ئەشکال جنێوی پێدراوتم خوایە هاوار خوایە هاوارم بۆ لای تۆ ئەمانە چه میلەتێکن ئەمانە چه عەقڵێتێکن ئەم گەنجانە ئەو هەموو مناڵە ئەکوژرێ لە ڕۆژاوا ئەو هەموو گەنجە ئەکوژێ ئەو هەموو ئافرەتە سەر ئەبڕێندرێ بۆ کۆمنتێک نانووسی بۆ خەمێک دەرنابڕی بۆ ئەمە بە تاوان و جەریمە نازانی بەڵام پیاوێکی عەزیمی وەکو ئەو دکتۆر مرشیدە بەڕێزە تەوقەیەکی لەگەڵ ئافرەتەکە کردو ئەو هەموو جنێوی بۆ ئەڕوات ئەوە بە گوناهێکی گەورە ئەزانێ کوشتنی ئەو هەموو کوردەی ڕۆژاوا بە گوناح نازانێ بەڵکو پاڵپشتیش یادەکە طبعا ئەو کەسانەیە گەرکەمیشن ئەو شەریفانەیە کە باسی کرد بەداخەوە زۆر بەداخەوە باشە مامۆستا یعنی چۆن بتوانین ڕوبەڕووی ئەو فکرەش ببینەوە ئەقلێتەش ببینەوە بەڕاستی کابرا کاتواندا زیارە چۆن منبەری مزگەوتێکی داگیر کردەوە لە وڵات کەسنی بەڕاستی ئەمە کارەساتن لەناو خۆمانە ینی بە دوور مەگرامانە وەکو مەسەلەی سەردەمی جوندل ئیسلام هەبوو لە وەرامانی سەربەرزە بێت فیشک بنێ بە نێوچەوان یعنی وا گۆش کراوە زانیوە لە چیەوە تۆ کاکە خۆ بەرنمەیە پێیان ئەڵێن لە دەرەوە لە تورکیاوە لە قەتەرەوە لە ئەزهەرەوە پێیان ئەڵێن ئێوە بێنەتەوە سووکەن نیشتیمان سووکەن مێژوو سووکەن زمانەکەتان سووکەن دژایەتی فەرهەنگ و کللتور و فۆلکلۆر و جلوبەرگ و گۆرانی واڵپەرچێ ئەبێ هەموو ئەمانە سووکەن ئەمە بەرنامەی تەعریب و تەتریکە تۆ وازە نیشتیمانەکەی خۆت بێن و تەواو ئەمە بەرنامەیە خۆمە لە نەزانی نییە لە خۆڕایی نییە کاک فەرات جاران ئەگەر ئاگری نۆرۆز کە جەژنێکی نەتەوەی کووردە ئێمە هەرگیز نەمانتووە جەژنێکی ئاین نییە ئێمە وەکو موسڵمان وەکو ئیسلام دوو جەژنمان هەیە لەسەر سەر و لەسەر چاومان دڵخۆشن بە جەژنەکانمان لە دوای دوو عیباتێکی گەورەوە دێ کە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانە بەڵام ئێمە نەمانوتووە جەژنی نۆرۆز جەژنێکی ئاینیمانە ئێمە وتمانە جەژنێکی نەتەوایەتیە ڕۆژێ بوو با یەک ملاحەزەیەک ڕۆژێ بوو تەواوی کوردستان قەناعەتی بەو جەژنە نەتەوایەتیە بوو لە زمانی بەعسا خواخوای بوو لە کاتی ئەگری نۆرۆزە دوو گەنجمان چوار گەنجمان لە ژێر فشار و زەخت و ترس و خەوفێکی زۆرە شوێنێکی دەستکە ئەکەوت ئەگرێکی نەورۆزی تیا کردەوە یعنی ئەوەی بە گەورەترین خەبار دەزانی بە گەورەتی چالاکی ئەزانی کە دژ بە دوژمنان کە ئێمەش کوردین و ئەوە جەژنەکەمانە سەدان پێی بزانایە ئەی کوشت سزنی ئەکرد ئیعدامی ئەکرد ئێستا ئەزانی نە دوژمن زەختی کردەوە بەسەرمان و نە هیچ هەر ئەو میلەتی خۆمان لەناو خۆمانە ڕێک ئاگری نۆرۆزیان حرام کردووە کەوا بە حرامیان دانا ئیتر پێویست بۆ ناکەبمان کوژن لەسەر ئێوەی ئاگری نۆرۆزکەینەوە ئیعدامان بکەن هەر بە خۆمان هەر بە میلەتی خۆمان مشکیان شۆردوونەتەوە فێریان کردوونە کاکە ئاگری نۆرۆز ئیتر ئالەوە سێرەکە ئیش لە سەرمانەکەن کە چۆن ئێمە ئەم نیشتیمانەمان لە پێشاوکەوێت چینە لەندەن ببوورە ئەزانی مامۆستا بۆچی ئەڵێن جەژنی نۆرۆز هی کوردنیە و حرامە ئەوە کۆدەکەیمان دۆزیوەتەوە هۆکەی چیە کولتور و ئێران پێی خۆش نییە بڵێ جەژنی نەورۆزی کووردە ئەبێ بڵێ هی فارسە ئێران پێی خۆش نییە بڵێ میدیا و کەی خەسرە و کوردە ڕەبتی بە ئاینەوە نییە ئەمە یاریە زۆر باشە بۆی بچینە لەندەن هاوکارمان توانە لە لەندەنەوە لەگەڵمانە بێت توانە سڵاوت لێبێ ئەمڕۆ کوردانی بەریتانیا بەگشتی خۆپشاندانیان کردووە و چالاکیان هەبووە دوازانیارەکان لای تۆچین بەڵێ زانە سڵاوت لێبێ من ئێستا لە یەکێک لە هۆڵەکانی شاری لەندەنم دیارە ئەمڕۆ دوایەوەی کە خۆپشاندانێکی گەورەی جەماوەری لە شاری لەندەن بەڕێوە چوو بە تایبەتی لە بەردەم پەرلەمانی بەریتانیا هەروە لە بەردەم ماڵی سەرۆکوەزیرانی بەریتانیا لە ئێستاشدا کوردان لە هەموو ڕەنگە جیاوازەکان هاتوون بۆ ئێرە کە چالاکیەکە بۆ دەم پارتی ڕێکخراوە سەرجەم لایەنە کوردیەکان لێرە بەشدارن لەم چالاکێدا من میوانێکم لەگەڵدا گەر کاتم پێ بدەی خاتو ئیبرۆ گونەی هەم بەرپرسی پەیوەندەکانی دەم پارتی هەم پارێزەری بەڕێز عەبدوڵڵا وەجەلانە خاتو ئیبرۆ سڵاوت لێ دەربارەی دۆخی
ڕۆژاوای کوردستان هەڵوێستەوە وەک دەم پارتی چیە دۆخی ڕۆژاوای کوردستان چۆن دەبێت؟ یا راستی ji bo Rojava li dem partî hûn ji zanon îro li qada bû ya esas ew dema ku êrişê li Şêx Mexsûd û Eşrefiyê dest pê kir li vê de bide heta niha jî li dem partî li Bakurê Kurdistan bi tevlî sazî û dezgehên demokratîk yên ku piştgirî didin Rojava em li qada bûn îro jî بالتالي بون هفسرو كلمة أمل بر سينورو نسيبينه بون البته بچالكين ما برتكين ما بردوام بكن جبركو هم دزانن روجاوا لبن خطري كي اما اف خطر نتنه جبو روجاوايا اف خطر همان دمه جبو باشوره جبو باكوره تمام كردان اف خطر كي هي جبو بري ودجي الانجلستان جي لبريطانيا لندن جي هوديتين خاص بجبو بروسي اشتو جواكا ديمقراطيك لبس نها هوديتين ما تمام وان گوهراندن ام جبو همان دمده جبو خطرین کو لسر روجاوا تمشاندن ام لسر وان کارو خباتین خوی لبریتانیا جی دمشین ئەوەی کە ئێستا لە ڕۆژاوا ڕوو دەدات کاریگەری لەسەر پرۆسەی ئاشتی لە تورکیا و لە باکووری کوردستان دروست دەکات پێتان وایە کە کاریگەری دروست دەبێت یا لە باکو یعنی erişen li Rojava yani li yanjî encamên vê erişên li bandor li proseyê aştî li Bakur bike ji ber ku em dizanin Kurd wek hevin Kurd yekin li wê de li welatekî hûn ê dostanî û welatekî de dijminatî bi hev re nabe yani hûn jî şopandin li bi erişên ku niha li Rojava pêkanîn hem parastina Wezareti Parastina ye Türkiye û hem jî parastina hem jî Wezaretên Karê Dervayê jî piştgirî da li Colanê yani divê halde ji bo Kurda xeterê yên ku li hember Kurda niha dijminatî dikin li Kurda bin xeterekî çê dikin bin xeterê dihêlin li piştgirî da wan ew jî diyar dike ku li dijminatiya Kurda hêj li berdewam dike ew jî yani prosê li Bakur têmeşandin bandor dike ji ber ku gelê Bakur Kurdên Bakur dilê wan û çavê wan li Rojavayê wana jî verşê dimeşînin ji ber wê jî bi hevdûra têkîl yani bi proseyekî bi hevdûra girêdayîn. ئێمە وا ڕێککەوتین دوو پرسیار بکەم بەڵام ئەم پرسیارەش گەر جواب بدەیتەوە بەهۆیەوەی کە بەڕێزت پارێزەری یەکێکی لە پارێزەرانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دوایین هەواڵ دەربارەی مراڵی چیە بڕیارە بەم نزیکانە ئێوە سەردانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکەن و دوایین هەڵوێستی ئەو دەربارەی پەرەسەندنەکانی دۆخی باکووری کوردستان یاخود پرۆسەی ئاشتی چیە؟ Ya her davi bir heyetin mi İmralı bir Brezucalarına hevditinek pekanim. Ya jboku yani elbet le şertu mercin grave İmralı bir guharatın peviste yani ev jberku Brezuca yani riyaku biçe azadiye Brezucalan ev azadi pek bir yani emci çaldırıcın ev revşi bir prose yani bir prose aşiti de evci greda bir hevdura gredayın. زۆر سپاس خاتووی برەگونەی زۆر سپاس ماندوم کردی بەڵێ زاناوی کە جۆر لێبوو وتەی بەرپرسی پەیوەندەکانی دەم پارتی هەروەها یەکێک لە پارێزەرانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بوو دیارە دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئەمڕۆ کوردانی بەریتانیا لە سەرجەم شار و شارۆچکەکان ڕۆڵێکی گرنگ و کاریگەریان بینی لەوەی کە بتوانن دەنجی کورد بەتابەتی کوردانی ڕۆژاوای کوردستان بگەێنە بەردەم پەرلەمانی بەریتانیا و بەردەم ماڵی سەرۆکوەزیرانی بەریتانیا دیارە ئەم چالاکی کە ئێستاشەیە یەکێکە لەم چالاکیانە کە پێیوەستە بەم بابەتەوە لایەنە سیاسیە کوردیەکان لێرە کۆبوونەتەوە بۆی کە گفتوگۆ بکەن دەربارەی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان و هەروەها دۆخی ڕۆژئاوای کوردستانیش.
بەڵێ سوپاس بۆ توانە عومەر لە لەندەنەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ مامۆستا زۆرمان دوومانکردن بەڵام ببورن دوا سەرنجی تۆ دوا پەیامی تۆ لەو بەرنمەیە لەو ڕووماڵە تایبەتە لە بەرخودانی ڕۆژاوا چییە؟ من دوا پەیامی من ئەوەیە ومێ دەکەم إذا جاء نصر الله والفتح إن شاء الله نصرتي خوادي لبروي اتقوا دعوة المظلوم وإن كان كافرا ليس دون حجاب في غمرة فرمي خوتانا دعاء مظلوم باريزن أجر كافرش بخواي جوري دفاعي ليك لا أنصرنك ولو بعد حين خواي جوري فرمي سرتخم أجر كاتك شي بيه دنيام إن شاء الله روشافا سركبه وبيامك شمو توايو جنجكاني بحماستي شي باشوا بقولتني شي زور باشوا برو روشاوا برون پیان ئەڵێم لەو شەڕا بکوژێن شەهیدن هەر کەسێک لەوان بکوژێ بۆ ناو دۆزەخ ئەچێ سار نەبینەوە لە هەستی نیشتیمانی و کوردایەتیمان فتوای ئەم و ئەو سارمان نکاتەوە تاوانبارمان کەن بەوەی ئێمە تەکفیرمان کەن تەبدیعمان کەن تەفجیرمان کە بەوەی ئێمە نیشتیمانمان خۆش ئەوێ نیشتیمان بەشەکە لە دینمان بەشەکە لە ئیمانمان هەر کەسێ نیشتیمان وڵاتی خۆی خۆش نەبێ قسەیەکەی ئەڵێ حب الوطنی من الئیمانی بەشێک لە ئیمان کەسێکیش وەتەنی خۆش نوێ بەشێک لە ئیمانی لەدەستداوە بۆیە پەیام دوا پەیامی من ئەمەیە هەمومان پێکەوە یەک هەڵوێست یەک دەنگ یەک ڕنگ هەرچەند کەم بین کەم من فئة قليلة غلبت فئة كثيرة یەک هەڵوێست و یەک دەنگ بین ئەگەر کەمیش بین ئەگەر شەڕەکەش نابرامبەر بێ ئەگەر چەکی قۆسیشمان نەبێ بەڵام عەقیدەمان بەهێز بێ خاوەنی مەبدە و بیر و بڕا و ورە بین یەک دەنگ بین ئینشەڵڵا سەرەکەوی دەست خۆش مامۆستا دوا سەرنجی کاک فەرات منی شەرۆک و مامۆستا پێم وایە کورد نەتەوەیەکی زۆر گەورەیە کورد نەتەوەیەکی زۆر دلێرە نەتەوەیەکی مێژوو کردی خاوەن شارستانی زۆر بەهێزە 100 ساڵی ڕابردوو سایکس بیکۆ هەتا ئێستا هەموو جیهان دژی ئەم نەتەوەیە بووە ئافرم کورد بە هەر حاڵێک بووە توانی و تە بەرامبەر بە هەموو جیهان بوەستی 4-5-6 وەکیل داگیرکەرمانەیە هەموو دەوڵەتانی گەورە تا ئێستا پشتیوانی ئەوان بوون باقی دەوڵەتانی تری سەرگۆی زەوی بێلایەن بوون کەواتە بێلایەنەکەش لەگەڵ دوژمنەکەیە بۆیە من شانازی بەو نەتەوەیەوە ئەەکەم کە هەموو گۆی زەوی دژێتی و ماوە زۆر سوپاس بۆ بەڕێز فەرات سەنگاوی نووسەر و پێشمەرگەی دێرین سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ بەڕێز مامۆستا بەلا سامان سەنگاوی نامێکیان بۆ ناردنچە هەر ڕانکۆ سەنگاوی ماوە بانجیکەیت دەستان خۆش بێ هەمیشە جێگای شانازی و سوپاسانەکەم ماندومانکردن دووبارە زۆر سوپاسانەکەم ڕووماڵەکەمان بەردەوامە کەمێک پێش ئێستا هێزەکانی دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان لە حەسەکەوە ڤیددیۆیەکیان بڵاو کردوێتەوە بابێکەوە بینەری بین. گەرچی ئەمانە یەکەم پاڵپشوونە کۆتا پاڵپشی دەبێت ئێمە لە ماوەی 10 ساڵ زیاتر هاوکاری هەمانگیەکەمان گەشتۆتە ئەسێکی هەمیشەی کوردایەتی هەم لە ڕووی ڕاهێنان هەم لە ڕووی هاوکاری لۆجستی پەیوەندیەکی بەهێزمان لە ناوەن خۆماندا دروست کردووە هەر کاتێ براکانمان هێرشێکی تیرۆریستی وەحشیگەرانەیە بەسەر کوردەکانمان هەبێ ئێمە کات و ساتی کوجادا ئەرکی مێژووی خۆمان بەجێ دێنین ئێستا ئێمە لە یەک سەنگەرداین بژی بەرخودان بژی بەرخودان بژی بەرخودان دەستیەوە خۆش بێ شێرە و کوڕەکانی دژە تیرۆر و ئەنتی تیرۆری ڕۆژاوای کوردستان دژە تیرۆری ڕۆژاوای کوردستان سەری ئێمە بەیەوە زۆر بڵندە ئەگەرچی لە شەهیدکردن و لە سوتماکردن و سووتانی خاکەکەمان زۆر دڵبریندارین بەڵام کاو هەڵوێستە نیشتیمانی و نەتەوەیانەتان لێبینین مێژوو دێر بە دێری دەنووسێتەوە چرکە بە چرکەی دەنووسێتەوە هێندە سەربەرزین هێندە شانازیتان پێ دەکەین من لە هەموو ژیانی خۆمەک ڕۆژنا بەنووسێک حەسوودیم بە هیچ شتێک نەبردووە بەڵام زۆر حەسوودیتان پێ بەم کە ئێوە لەسەر شەرەف و خاچی پیرۆزی کوردستان شانبەشانی خوشک و براکانتان لەگەڵ کوڕێکی سلێمانی گەرمیانی کەرکووچی ڕاپەڕین هەولێری یان بادینی لە هەر شوێنێکن هاتوون مل بە ملی کوڕێکی حەسەکە قامشلۆ یان کۆبانێ و یان عەفرین وەستاون و ئەتانەوێ بەیەکەوە خوێنتان تێکەڵ بێ وەک ئەوەی لە کەرکووک کردان وەک ئەوەی لە جەلەولا کردان وەک ئەوەی لە شەنگال کردان وەک ئەوەی لە مەخمور کردان بەڕاستی شانازین بەڕاستی سەرمان پێتان بەرزە ئەمە هەڵوێستێکی حزبینیە ماڵوێستێکی نەتەوەیە ئەمە دڵنیا مامۆستایانی ئاینیش پشتیوانیمانەکەن کە بەڕاستی ئەمە خوش ئێوەی خۆشەوێ ئینشاڵڵا خوای گەورەتان پارێزێ و خاچیشمانە پارێزێ لە دوای ئەوە
ئەچینە ناو بڕێکی کورت میوانێکی ترمانەیە لەولێر و گفتوگۆکانمان بەردەوامە بێ. حسر چاو من دباره وک بارنا بوهاره اگر مش ایش و علم لسر مداد باره حسر چاو من دباره وک بارنا بوهاره اگر مش ایش و علم لسر مداد باره مشور نگود باور نکن دشمن وک گوری هاره مشور نگود باور نکن دشمن وک گوری هاره دیلان دیلان و دیلان صبر دیلان 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 حسرێن چاوێ مە دەبارن وەک بارانێ بەهارێ بەس هەسترێنمە ڕۆندکێنمە فرمێشیێمە لە لاوازی نابارن بەڵام لە پڕ حەماسی و لە پڕ مۆراڵی دەبارن ئەمڕۆ کورد لە هەموو شوێنێک بەو پەڕی ورە بەرزیەوە بەو پڕی هێز و تواناوە ئامادەیە خوێنی خۆی ببەخشێت. لەگەڵ دکتۆر ئاشتی سار چالاکوان گفتوگۆکەم دکتۆر لاولێرەوە لەگەڵمانە سڵاوت لێبێ بەڕێز دکتۆر لە بەرامبەر بەرخودانی ڕۆژئاوا دکتۆر ئاشتی چی ئەڵێت؟ زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ ئەم دەرفەتە بەڕاستی تر ئەمەی کە لە ڕۆژئاوا ڕوو ئەداتن هەمومان ئەزانین کە شەڕێکی سەپێنراوە بەسەر میلەتی کورد و ئێمە لێرەوە دڵمان لەگەڵ ڕۆژئاوایە دڵمان لەگەڵ شەڕوانە دڵمان لەگەڵ جەنگاوەرانی بەهێز و دلێر و گوێرە و ڕۆژئاوا ئێمەیەوە ئێمە ڕۆژئاواین شەڕوان ئێمەین ئێمە شەڕوانین هەمومان شیفای هیوای شیفای عاجل بۆ برینداران ئەخوازین هاوخەمی کەسوکاری شەهیدانی شەڕوانین و ئەمەی لە کوردەواری قسەیەک هەیە ئەڵێ کەس نەزانی خێر لە چیدایە بەڕاستی ڕاستە خوشکوبرایانمان لە ڕۆژئاوا ئێستا لە حاڵەتێکی با بڵێن ئامادەباشی و جۆرێک لە زێقەتدان چونکە بەرامبەری دوژمن ڕاوەستاون و شەڕێکی با بڵێن قورس و جۆرێک لە نابەرابەری پێوە دیارە بەراورد بەوەی کە ڕەنگە چەند هێزێکی ئیقلیمی یعنی ڕوبەڕووی میلەتێکی با بڵێن مەزلوم وەستاون و هێرشیان ئەکەنە سەر بەڵام ئەم میلەتە لە سەرپەی خۆی ڕاوەستاوە ئەم میلەتە بە بوێر و بەو پڕی دلێریەوە بەو پڕی ئازایەتیەوە شەڕ ئەکاوە ڕوبەڕوو ئەبێتەوە. ئێمە هیچ کاتێک شەڕمان نەویستووە هیچ کاتێک حەزمان بە شەڕ نەبووە بەڵام کاتێک شەڕی خەمان ئەگرێەوە شەڕ بەسەرماندا ئەسەپێندرێ ئێمە بەو پڕی ئازایەتی بەو پڕی بوێری و دلێریەوە ئیتر بەگژدا ئەچینەوە و ڕوبەڕۆی ئەم شەڕانجێزانە ئەبینەوە ئەم دوژمنانە ئەبینەوە کە دوژمنی کوردن لەبەرەوە ئەم خێرەی کە ئێستا لەم شەڕەیە ئەیبینم یەک ریزی کووردە یەک دەنجی کووردە یەک ڕەنجی کووردە لە هەر شوێنێکی ئەم دنیاە کوردێکەیە دڵی لە ڕۆژئاوایە لە هەر چوار پارچەی کوردستان گەنجەکان ژن و پیا و گەورە و بچووک هەر هەمووی ڕۆژئاوا لەسەر دڵیەتی خەمی ڕۆژئاوایەتی هاوخەمە لەگەڵ ڕۆژئاوا شەو و ڕۆژ لە بیری ڕۆژئاوایە ئەمەی کە هەر هیچی پێ نەکرێت دوعای خێر بۆ ڕۆژئاوا ئەکا دوعای خێر بۆ شەڕوانان ئەکا دوعای سەرکەوتنیان بۆ ئەکا دوعای نەجاحەت و زاڵبوون بەسەر دوژمنانی میلەتی کورد ئەکاتن. بەڵێ بەڕێز دکتۆر چەند گرینگە ئێمە جگە لە هەڵوێست و سۆشیال میدیا و خۆپشاندان ئەوەی بتوانێت بڕوا لە ڕۆژاوای کوردستان بەشداری و سەفەربەریە بێت. من ئەمڕۆ بابەتێک کشم نووسی لەسەر ئەم بابەتە بەڕاستی بە حکمی ئەوەی ئێمە ئێستا ئەم جیهەتەی شەڕ لەگەڵ ئێمە ئەکاتن تەکبیر لێ ئەدا و ئەڵڵاهو ئەکبەر ئاڵێتن بەڕیش و بەس جۆرێک لە سیمای ئیسلامەتیەوە ئەوێ ڕوبەڕووی میلەتێک ببێتەوە کە میلەتێکە لە دێرین زەمانەوە موسڵمان بووە لە سەرەتای هاتنی ئیسلامەوە ئەم میلەتە
مسلمان بووە و ڕێزی لە ئیسلام گرتووە ڕێزی لە قورئان گرتووە ڕێزی لە هەموو مەبادیئی دینی گرتووە کە لەم منتیقەیە بڵاو بوو. یعنی میلەتی کورد بە شێوەیەکی گشتی میلەتێکی مسلمانە، زۆرینەی مسلمانە و حتا سنیە، حتا لەسەر مەذهبی ئیمامی شافعیشە. لەبەر ئەوە لێرەوە ئەکرێت جۆرێک بە نەبڕەی دینی قسە بکەین لەو بارەیەوە کە هاوکاری ڕۆژئاوا چوون بۆ ڕۆژئاوا ئەمەی کە لە توانایدا هەیە، ئەم گەنجەی کە قووەی هەیە، ئەم گەنجەی کە با بڵێن چوست و چالاکە، ئەتوانێت ئەمە شتێکی زۆر مەشروعە، ئەتوانێت بچێ بەشدار بێ، ئەتوانێت هاوکاری برا و خوشکانمان بکات لە ڕۆژئاوا و دژی ئەم زوڵم و زۆرداریە، دژی ئەم شەڕانجێزیە، دژی ئەم شەڕە سەپێنراوە بەسەرمانە بوەستێتەوە و تا ئەو جێگەی ئەتوانێت من ناوم لێناوەکە جیهاد. یعنی ئەمە ئەگەر ئەمە جیهاد نەبێ هیچ شتێک جیهاد نییە، چونکە خی گەورە لە قورئانە ئەفەرمێ شەڕ لەگەڵ ئەمانە بکەن کە شەڕتان لەگەڵەکەن، ئیتر ئەمانە شەڕمان لەگەڵەکەن ناچارین ئێمە شەڕیان لەگەڵ بکەین. لەبەر ئەوە هەر کوردێک، هەر تاکێکی کورد لە هەر شوێنێکی ئەم کەون و کائیناتە هەیە، لە هەر چوار پارچەی کوردستان، لە ئەوروپا، لە هەر شوێنێک هەیە، چۆن ئەتوانێت هاوکاری ڕۆژئاوا بکە، با هاوکاری ڕۆژئاوا بکاتن، ئەتوانێت بچێ با بچێ، ناتوانێت بچێ با دەست بە دوعا بێ، با هاوخەمیان بێ، با لەگەڵیان بێ، با دوعایان بۆ بکە، با هیوای سەرکەوتنیان بۆ بخوازێ. یعنی هەر شێوەیەک لە شێوەکان ئەم یەک ریزی و یەک دەنجەی کە ئێستا ئەبیندرێ بەڕاستی ئینعیکاز یان با بڵێن ڕنگدانەوەیەکی ئیجابیە لەسەر میلەتی کورد کە خلافەکانی وەلاوە ناوە، ناکۆچەکانی وەلاوە ناوە، هەموو یەکدەنگ و یەک ڕنگ ئەوێ هاوخەم بێ، ئەوێ بچێ بۆ ڕۆژاوە. من دڵنیام ئێستا لە ئەوەی ئەگەر کار ئاسانی زیاتر و زۆرتر بکرێتن، تەسەوڕەکەم هەرچی گەنجێک کە توانای هەیە بچێ بۆ شەڕ ئەچێ بۆ شەڕ، ئەمەی کە چووە زیاتر ئەچێت، دەیان قاتی ئەمەی کە ئێستا هەیە ئەچێتن ئەگەر کار ئاسانی بکرێت. بۆیە هەر کەسێک کە وجدانی هەبێ، هەر کەسێک کە هەست بە قیەم و بە ئەخلاق و بە بوێری و بە دلێری بکە، هەر کەسێک کە شعور و هەست بە نەتەوایەتی بکە، بە نیشتیمان پەروەری بکە، ئەتوانێت بچێ و ئەبێ بچێتن. بەڵێ دکتۆر، ئەمڕۆ 100 گەنج زیاتر لە سلێمانیەوە لە هەرێمی کوردستانەوە لە باشووری کوردستانەوە چۆ بۆ ڕۆژاوا و هێزەکانی جژە تیرۆری سلێمانی گەیشتونەتە ڕۆژاوا. ئەمە بۆ پرسی ڕایەڵە و پتەوبوونی نێتەوەیمان کە بە ڕێزی شت ناودنا شەڕێکی بەڕاستی جیهادە چی ئەڵێیت؟ من زۆر دڵم خۆشە کاتێک کە بینیم لە هەموو شارەکانی کوردستان ئیتر خەڵک ڕاپەڕین، مزاهرەیان کرد، خۆپیشاندانیان کرد، بەردەمی قۆنسولیاتەکانیان گرت و هوتافیان لێ ئەدا، هوتافی سەرکەوتنیان بۆ ڕۆژئاوا ئەخوێندەوە و ئەچڕی. بەڕاستی زۆر دڵم خۆش بوو کە کورد ئەوەی تا ئێستا خەڵک وا تێگەیشت بوو کە کورد ناکۆچی زۆری لە نێوان هەیە، کە کورد مەسافە و پانتایی زۆر لە نێوانیان هەیە. ئێستا ئەمڕۆ دەرکەوت ئەم خێرم تیا بینیەوە کە بەڕاستی کورد لە هەر شوێنێک ئازارێکی هەبێ هەموو کورد ئازار ئەچێژێ، لە هەر شوێنێک جەنگێک بەرامبەر کورد هەبێت جەنگە بەرامبەر تەواوی میلەتی کورد. ئێمە ئێستا ئەو شعورەمان هەیە، ئەو هەستەمان هەیە، میلەتی کورد ئێستا ئەم شعور و ئەم هەستەی هەیە. بۆیە هەر هێزێکی عسکەری سەربازی، هەر تاکێکی کورد مەدەنی، هەر کەسێک چ ژن چ پیا و چ گەورە چ بچووک چ مامۆسای ئاینی چ هەر چین و توێژێکەیە، ئێتر ئەمە ئەمڕۆ هەست دەکاتن کە ئەگەر خۆشی نەتوانێت لۆجستیان بچێتە ڕۆژئاوا، ڕۆحی لەگەڵ ڕۆژئاوایە، شەو ڕۆژ شەو نوخونی ئەکا لەگەڵ ڕۆژئاوا، متابعی ڕۆژئاوا ئەکا. ئەمە مای دڵخۆشیە. بەڕاستی من زۆر دڵخۆشم کاتێک کە برایانمان لە ڕۆژئاوا تووشی شەڕێک بوونە، شەڕێکی سەپێنراو بوونە، هێزەکان لەو پەڕی ئامادە باشیان سنوورە دەستکردەکان تێک دەشکێندرێن، مەدەنی ئەڕوا، گەنج ئەڕوا، گەورە ئەڕوا، بچووک ئەڕوا، هێزی ئەسکەری ئەڕوا، هێزی سەربازی ئەڕوا، دژە تیرۆر ئەڕوا، هەر ناوێک کە لەو گۆڕەپانەیە هەیە. ئێتر ئەمە مای دڵخۆشیە، مای ئەوەیە کە کورد هێشتا ئەو ورە و ئەم شعور و ئەم هەستە یەکبوون و یەکدەنگ و یەک ڕەنگەی تیاماوە و ئەم خەونەی دوژمنانی لە گۆڕ ناوە کە پێیان وا بوو کورد تەفرەقەی تایە، کورد یەک ناگرێت، کورد لە ناوخۆیان پێک نایەن. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر ئاشتیستار چالاکوان و شارەزا، سوپاس بۆ هەڵوێستنەتەوە یەکانت. هەر بمێنی دکتۆر جان، بەرخودانی ڕۆژاوا بەردەوامە،
ئێمەش لە دەستگای میدیایی کورسات هەرچی پێمان بکرێ مێدیاییەن و لۆجستیەن ئەیکەی بە عەرشیە زانین بە منەتی نازانین ئەوانەی لەوێ سەرمایانە ئەوانەی لەوێ لە ژێر مەترسیدان کە سوکاری ئێمەن بە کە سوکاری خۆمانیان نەزانین و لە ناو دڵ و دەرونی ئێمەدا بۆیە قەت خۆتان بێ پشت و پەنا مەزان و لەگەڵتانە بین دڵنیابن ئەگەر پێویست بکات لەوێش ئەبین و لەوێش ئەبین ئەو ڕووماڵە تایبەتەمان کۆتایی پێ بەڵام بەردەوامە بی خواتان